کاتتان باش بەڕێزان خۆشحاڵین شماڵە گەردەنگەکە لە نەمێنێت ئەو کاتتان باش بەڕێزان خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە زۆر داوای لێبوردن دەکەین کێشەیەکی تەکنیکی هاتە پێشێ ئێستا کێشەکە چارەسەر بووە بەڕێزێکی زۆر نەیدەتوانی بەجارێکیان چەند جارێک داخلی بەرنامەکە بێ بەڵام ئێستا ئەو کێشەیە چارەسەر بووە ئەوەی نەیتوانیوە ئێمە یەکسەر دەست بە ڕیکۆردینگ دەکەین گوتمان بۆ ئەوەی ئەگەر بەشێکی لە دەست و دوای ئەوە بە ئاسانی بتوانێت سەیری بکاتەوە پاشان هەر بۆ زانیاریتان لە فەیسبووکی شکاک شەماڵ بە زندی لە پێیجی ئەکادمیای مێگامایند دەگوازرێتەوە وەک دەزانن تەوەرەکانی کارکردنی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاریە واتە لە سێ تەوەر کار دەکەین حەزمان کرد ئەم شەو باز لە تەوەرێکی گرنگ بکەین کە پەروەردەی خێزانیە بەڕاستی بابەتی خێزان و دەروندروستی ئەرکەکانی خێزان و دایک و باوک چین ئاستەنگەکان و زەحمەتەکان چین کە دێنە پێشێ بە تایبەتی لەو سەردەمەی کە تەکنەلۆجیا هەموو کایەکانی ژیانی ڕەنگە با بڵێن داگیر کردووە یان چۆتە ناو هەموو قوشبنەکانی ژیانمان چۆن دەتوانین هەم سوود لەلایەنە باشەکانی وەرگین هەمیش لایەنە خراپەکانی بۆ کەمترین ئاست داببەزێنین بۆ باسکردنی ئەو بابەتە کە گەڕاین بە دوای کەسی شیا و بەڕاستی بەڕێز کاک دکتۆر نەسرە و مستەفا مەحموودمان زۆر بە گونجاوزانی بۆ ئەوی باسی ئەو بابەتە بکات بۆ ئێوەی بەڕێز چونکە بەڕێزیان ساڵانێکی زۆرە کاری لەو بوارەدا کردووە و هەروەها پسپۆڕیشە لە بواری دەروونزانی لە بواری پزیشکی دەرونی کاک دکتۆر نەسرە و مستەفا مەحموود دکتۆرای هەیە لە پزیشکی دەرونی هەروەها مامۆستایە لە کۆلیژی پزیشکی و بابەتەکانی دەروونزانی و نەخۆشیە دەروونەکان دەڵێتەوە جگەلەوە نۆڕنگەی تایبەتی خۆی هەیە کە شوێنەکەی لە نەخۆشخانەی CMCە لە هەولێر کاک دکتۆر نەسرە و لە ڕێگای سوشەل میدیا و نووسین و بڵاوکراوە و سیمینار و وێبینارە خۆبەخشەکانی خزمەتی زۆر زۆری کردووە بە پێدانی زانیاری دەرونی بە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری دەرونی تاکەکان ئەمە خۆشحاڵ بووین و جێی شانازیمانە کە چەند جارێک لە خزمەت دکتۆر نەسرە و بووین هەم سیمیناری پێشکەش کردووە هەم لەگەڵمان بەشداری کردووە بەڕاستی دەزانین بەرنمەکەی زۆرش قەرباڵە و مەشغول بوو بەڵام بۆ ئێوەی بەڕێز کە ئێمە تەکلیفمان لێ کرد بە سوپاسەوە ڕەزامەندی دەربڕی کە باس لەو بابەتە گرنگە بکە کە ڕەنگە هەمومان هەموو ماڵێک پێویستی پێی بێ بەڕاستی دووبارە بەبییر بەڕێستان دێنینەوە کە وێبینارەکانی ئێمە بەگشتی نێزیکەی 90 خولەکە سعاتێک و نیوە مامۆستای پێشکەشکار عادەتەن دکتۆر نزیکەی 45 بۆ 50 خولەکێک قسە دەکا دوای ئەوە پرسیارەکان وەردەگرین پرسیارەکان بە سێ شێوە دەتوانین وەربگرین ئەوەی لە فەیسبوک لەگەڵمانە دەکرێت لەوێن دەرێبین و سێ ئێمە برادرانی ئەکادیمیا پرسیارەکانمان بۆ دێنن ئەوەی لە چات بۆکس لێرە دەینووسێ لەوێش وەری دەگرین پرسیارەکان و ئەگەر کەسێک لە کۆتایی پرسیار هەبوو ئیعازی دەست بەرزکردنەوە هەیە ئێمە ڕێگەتان دەدەین خۆتان پرسیارەکان ئاراستەی کاک دکتۆر نەسرە بکەن کاک دکتۆر نەسرە ئەگەر جەنابەت ئامادەبی خۆشحاڵ دەبین ئەگەر جەنابەت دەست پێ بکەی ئێستا کاتەکەم لای من 97 دقەیە سکرینەکەت دەبینین زۆر بەباشی بەڕێزان پێویست ناکە لە چاتەکە ناوی خۆتان بنووسن
ئەوەی فۆرمی پڕکردەوە باشە ئەوەی پڕی نەکردەوە دوای لینکەکە دادنینەوە کاک دکتۆر نەسرەو بفەرموو. زۆر سوپاس کاک دکتۆر هیندادی بەڕێز بۆ ئەو پێشە چێ و ئەو ناساندنەی من دیارە لە باشی خۆتە و لە باش ڕادیتنی خۆتە بۆ من و منیش زۆر سوپاسی تۆ ئەو پرۆژە گەورەی کە لە بەردەستە و ماوەیەکی زۆرە سەرقاڵی و بە گرنجیەوە بەردەوامی لەسەری و زۆر ئەکتیوی ماشەڵات دەبی لە بواری گەشە پێدانی مرۆیی و لە زۆر بواری هزری و سەقافی و ڕۆشنبیری و خزمەتێکی بەرچاوت کردووە ئەوە بە شاهدی هەمووان بەڕاستی زۆری تریش شایستەی کە بڵێ و منیش باسیەوەت کرد کە شانازیت بوو کە من سیمینارێکم لە کۆلێژی جەنابتان پێشکەش کرد بەڕاستی منیش هەر شانازیەکەم هەبوو کە بەشداری وەرکشۆپێکی جەنابەت بووم لە ڕابردوو دەربارەی داهێنان بوو ئەکید زۆر سوودی هەبوو زۆریش پێوە هیلاک بووی دەستەکانت خۆش بێ کاک دکتۆری بەڕێز و ئامادە بووە بە ڕێزەکان ئێستا لە پێش چاوم دەبینم 93 کەس حالیان لە پێش چاوم دیارە بە ژمارەکەی نووسراوە بەخێر هاتنی هەمووتان دەکەم زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان لە فەیسبوک لەگەڵمان ڕاست دەکەی بەڕاستی کاک دکتۆر من لە سەرتاوە تێبینیەکەم هەیە یعنی نازانم بەڕاستی چەندە دوێم چونکە من زۆر باوەڕم بەوەی هەیە کە قسەکان پوخت و کورت بن لەوەی کە درێژدا دڕبوون و سوودیان نەبێت یان سوودیان کەم بێت جا بۆیە جەنابەت گوتت 90 خولەک بەڵام نازانم لەوە ڕەنگە لەوە کەمتریش بێت من دەست پێ دەکەم مەجموع بوو ئەتۆ چەند دەتەوێت قسە بکە ئەگەر دەتەوێت پرسیار و وەڵامەکانیش لە ناوەڕاست بێ کێشەمان نییە مەبەستم 90 خولەکمان لەبەر دەستە زۆر باشە با دەست بە بابەتەکە بکەین کە دەربارەی وڵی بەڕاستی من ڕاستەکەی زۆر بیرم کردەوە یەک لە سەبەکان کە من بەداوای لەبرنەوە تاخیری وەڵامی دکتۆر هیندادم داوە هەڵبژاردننی بێزگە لە سەرقاڵی خۆم بەڵام هەڵبژاردننی بابەتێکی ینی بابەت خۆی لە خۆیدا کاتی لێگرتم مەسەلەن زۆر بیرم کردەوە هەستم کرد ئەوەیان شتێکی عملیە و وەکو دەڵێن یعنی لە دوور و لە نزیک پەیوەندی بە هەموو تاکێکی ئێمە هەیە بە هەموو شێوەیەک لە شێوەکان خصوصەن بە تایبەتیش لەو ئاسرەمانداکەوە زەحمەتەکان زۆر بوون و ئەسڵەن چالنجێکی زۆر هەیە لە بەردەم پرۆسی پەروەردەی خێزانی لە ڕووی لە هەموو ڕوەکانی پەروەردەی و ڕۆشنبیری و ئەخلاقی و هەروها دەرون دروستیش کە ئێستا ئێمە لەو بابەتەدا زیاتر تەکیدی لەسەر دەکەین بەڵێ بەڕاستی پێش هەموو شتێک دەبێت ئەمە بزانین کەەوە دەرون دروستی چەند گرنگە هەندێک کەسێ بەداخەوە بە گوێرەی پێویست دەرون دروستی نەک هەر بۆ منداڵەکانی و نەوەکانی وەچەکانی تەنانەت بۆ خودی خۆشی بە ئەهەمیەت وەرناگرێت ڕەنگە پێشکەوتن و پرۆژە و سەرقاڵی ئیش و ڕەنگە زۆر کەسانی بەڕێز بن باش بن و سەرکەوتوو بن ئەسڵەن لە ژیانی خۆیان بەڵام خۆشگوزەرانی دەرونی خۆیان بە هەند هەر هەڵ نەگرتووە چ دایک بێت چ باب بێ چ وەلی ئەمر بێ بە هەر شێوەیەک بێ کە ئەوەش بەڕاستەوخۆ تەسیر لە یان ناڕاستەخۆ تەسیر لە منداڵەکان دەکات کەواتە ئێمە بمانەوە نەمانەیە وەکو دایک و باب وەکو کەسانی پەروەردەکار طبعاً کە دەڵێم دایک و باب لەوانەیە برا گەورەبی لەوانەیە تۆ ئەسڵەن خێزاندار نەوی بەڵام ئەرچی پەروەردەکردنت هەیە لە بازنەی خێزانی بچووک یا گەورەی خۆت لە ماڵەکەی خۆتدا ڕەنگە برازات هەبن خوشکزات هەبن تۆ بەرپرسیارەتیەک هەر دەکەوێتە سەر ئەستۆت بەرامبەر بە وەچە نوێیەکان و کەسەکان ئەگەر ئەوەش نەبێ طبعاً ینی جیلی نوێش نەبێ ئەی برادەرەکان و خوشک و برا و کەسانی دەوروبەرت تۆ هۆکارێکی لە دەرونندروستی ئەوان زۆر جار کەسێک لە گۆماوی خەمۆچیدا دەردێ بە واستەی یان بە هۆکاری کەسێکی دڵسۆز برادێکی دڵسۆز کەواتە ئێمە هەمومان وەکو خێزان زۆر تەسیری گرنگ و ئەساسیمان هەیە لەسەر یەکتری
باش دەروندروستی زۆر گرنگە ئێمە وەکو گوتم ئێمە مۆدێلین بۆ بچووکەکانمان تا کوڕمان بن لەمە بچووکتر بن هەرچێ بن ئێمە مۆدێلین چۆن چ دەڵێن ئەوە ڕێخۆشکەرێکە بۆ ئەوان ئەوە پەیامێکە بۆ ئەوان تەنانەت نەک هەر چی دەکەین چ دەڵێن بەڵکو چی دەکەین زۆر جار وەکو ئێوە دەزانن مەسەلەن هەند لەوانەیە من سەحەتی زۆر باش بۆ منداڵەکانی خۆم بڵێم تۆ ئەو بەڵام کردەوەکانمان ئەوهانیە باشە ئەوە زەحمەتە یان خۆمان یان مەسەلەن بۆ نمونە بخوێنەوە خۆشمان هیچ ناخوێنینەوە باشە تەنانەت جۆری بیرکردنەوەشمان مەسەلەن بە کوڕەکەم دەڵێم درۆمەکە بەڵام خۆم بیرکردنەوەم بە ئاراستەیەک نییە کەوا ڕاستگۆییم زۆر پێ گرنگ بێ کەواتە ئێمە بیرکردنەوەمان و هەڵس و کەوتمان و قسەکانمان هەمووی مۆدێلێکە بۆ منداڵەکانمان جۆرە فێربوونێکی لە زمانی لە زانستی دەروونناسیدا بریتە وەکو معلومە لە لای جەنابتان بریتە لە فێربوون لە ڕێگای با بڵێن لاساییکردنەوە مۆدێلێک لە پێشتا داک و بابت عسەبین تۆش فێربووی کە عسەبیبی ئەوان لەوانە پێتان بڵێن هێمن بە منداڵەکان دەڵێن هێمن بە بەڵام خۆیان عسەبین من ئەوم لە پێش چاوە من دوو پەیام دەبینم پەیامێک زارەچیە پەیامەکیش لە پێش چاومە وەکو شاشە وەکو فلیم مۆدێلە و من متەئەسیرم پێی بە شێوەیەک لە شێوەکان طبعا وەکو باسم کرد دەروون و جەستە هەردووچیان زۆر گرنگن باش وەکو یەک گرنگن ڕەنگە دەرونیەکە گرنگتریش بێت چونکە العقل السەلیم في الجسم السەلیم ڕۆڵی دایک و باوک چییە لە پەروەردەکردنی منداڵێکی خاوەن کەسایەتی دەروندروستی باشتر ڕەنگە جەنابتان کۆمەڵێکی زۆرتان لێرە دایک و باوک بن و کەسی پەروەردەکار و زۆر سەرکەوتوو بن ڕەنگە زۆر لە من باشتر بن لە ڕووی ئەمەلیەوە بەڵام ینی ئەوە کە ینی تکایە ئەو محازرێ سەر تاسەری بۆ هەمومانە و تەنانەت بۆ منیشە چونکە وەکو باسم کرد ئێستا پرۆسی پەروەردەکردن زەحمەتتر بووە ڕەنگە بە بیرهینانەوەیەک بێ بۆ جەختکردن لەسەر هەندێک شت کە ڕەنگە بیرمان چوو بێ یان زۆر ئەهەمیەتەکەی نەزانین ئێستا ئەرچی وشیارکردنەوە پەروەردە و ئەرچی دایباب چییە بریتە لە زۆر لانی جۆرا و جۆر هەر لە وشیارکردنەوە و پەروەردەوە تا ئاراستەکردنی باش و فێرکردنی خۆ بەڕێوەبردن و هەستکردن بە پرسیارەتی و هاندانی زانست و خوێندنەوە و ڕۆشنبیر و هەتا دوایی بە کورتیەکەی تۆ وەکو ئینگلیز دەڵێ منتەر ینی فێرکەر معلم تربەوی یان قودوە زۆر گرنگە ستایلی گشتی ئاراستەی ئێمە بۆ منداڵەکانمان سوپاس و ستایش و هاندان و پێزانینی باشیەکان و بەداخەوە ئێمە کە ئەو قسانە دەکەین ڕەنگە زۆرمان بڵێن باش ئەو شتانە هەمومان دەزانین بەڵام بەداخەوە زۆر خێزان هەیە ئەوەندەی ڕخنە و شکاندنەوە و سارکردنەوە و هەتەنانەت ئامۆژگاری بەردەوام خۆ ئامۆژگاریش ئەگەر لە ڕادەبە دەربێ باش نییە هەموو کاتەکان تەرخامکەی بەس بۆ وەعز و ئامۆژگاری لەبیر بکەی ئەو منداڵە مێشکی پێویستی بە پشووە یانیش شتێک هەیە بە معنای شکۆی ئینسانەکە خودی ئینسانەکە کە دواتر دێنە سەری بە ئینگلیزی پێدڵن سێلف ئستیم زانینی مەقدیرەی ئینسان لەلایەن خۆی تۆ پێویستە ئەرچی ئەوەت هەیە کەوا هەستێک لەلایەن منداڵەکە دروست بکەی کەوا خۆی عەقلی هەیە و زیرەکە با بڵێن خۆی گرنگی هەیە کەواتە بەقەدەر ئەوەی کەوا هەندێک جار ڕخنە دەگرین غەڵەت ڕاست دەکەینەوە وریان دەکەینەوە لەسەر هەندێک هەڵی بچووکیان گەورە بەڵام بە مقابلیش سوپاس و ستایش و هاندان زۆر پێویستە باش شتێک هەیە معنەویە بەڵام بەداخەوە زۆر جار مەحسوس نییە لە ئائیلەکان بە گوێرەی پێویست یان هەندێک جار هەیە دەڵێن هیچ دایک و باوچێک نییە منداڵی خۆی خۆش نەوێ من باسی خۆشەویستی دەکەم لێرە بەڵێ وایە ڕەنگە غەریزەیەکیش بێ بەڵام تعبیرکردن لەو خۆشەویستیەش زۆر گرنگە
هەندێک دایک و باوکی بەڕێز ڕەنگە بڵێن ئێمە لە ناخی خۆمان زۆر شتمان هەیە بەڵام لەبەر هەر مەرجێک هەر هەلومەرجێک بێ بەداخەوە هەندێک کەسانی بەڕێز لە هەندێک خێزانەوە هاتوون کەوا فێر نەبوون یان عادەت نییە لایەن کەوا هەستی خۆشەویستی دەرببڕن کەواتە ئەگەر ئەوەش نەبوو خۆ لە ئێمە لە باو باپیرانماندا لە ژیانی کوردەواری خۆماندا زۆرمان لە خێزانی ڕەنگە جۆرا جۆر هاتوین لە خێزانی عشایری هاتوین لە بنەماڵی سادە و ساکار هاتوین لە بنەماڵی هەژار هاتوین ڕەنگە تەرەفێک لە تەرەفەکانی دایباب نەخوێندەوار بوون خۆشەویستیشیان بەو جۆرە دەرنەبڕیوە بەڵام هەرچیەک بێ ینی هەرچۆنێک بێ پێدانی هەستەکە مەبەستم ئەوەیە ئەگەر زۆر لە حاڵەتێکدا لە سەرزاری کەسەکە وەلو طبعاً ئەو شتە باشترە نەبێ بەڵام لە سەرزاری گرانە و ڕانە هاتووە بڵێ بە وشەی خۆش و وشەی جوان و خۆشەویستی ئامێز بانجی منداڵەکەی بکاو بیدوێنێ هەموو ڕۆژێ بۆ دەتوانی هەستەکەی پێ ببەخشێ بە ئینگلیزی شتێکی پێ دەڵێن ئەتیتیود یعنی مووقفی کەسێک بەرامبەر بە کەسێک لە درێژخایەن بۆ نمونە ڕەنگە نمونە لە مێشکی هەمووتان هەیە لە بۆ ئەو داکانەی یان ئەو بابانەی کەوا هەتا حدێک ڕەخکاریشن بەڵام منداڵەکە هەر خۆشی دەوێت بۆ چونکە ئەتیتیودی بە ئاراستەیەکەکەوە هەستی خۆشەویستی بەخشیوە کەواتە زۆر گرنگە هەستی خۆشەویستی بێمەرج ئەو بێمەرجەش زۆر گرنگە بۆ بێمەرج مەسەلەن لە ژیانی ئێستاماندا لە کاتی امتحان و تاقیکردنەوەی قورس و ئەو پێداویستیە ئەکادیمیە قورسانەی کەوات تەلەبە لە پێش دەمیتی لە بەرچاویتی لە بەردەمیتی کەوا پێویستە با بڵێن دەستەبەریان بکە جێبەجێیان بکە لە هەندێک جار بەداخەوە خۆشەویستیەکە دەبێ بە مەرج لە هەندێک عائیلەدا ئەوە نمونەیەکە طبعا نمونەی تریشێ بۆ نمونە تۆ وەکەئەنەه ئەگەر ئەتوو ناجح نەبی خۆشەویستنی لەو ماڵە یانیش نرخت بە جۆرە پێویست نییە طبعا ئەوە غەڵەتێکی بنچینەیە زۆر بنچینەیە بەداخەوە هەندێک جار ڕەنگە دافعەکە باش بێ بەڵام نەتیجەکە باش نییە دافعەکە مەسلحەتی منداڵەکەیە هەندێک شت هەیە گرنگی خوێندن و داهات و منداڵەکەی کە باو بوو داک زیاتر لە پێش چاویانەوە منداڵەکە لە پێش چاوی نییە بەڵام لە کۆتاییدا کەسێکی یا منداڵێکی سیقە بەخۆنە متمانە بەخۆنە بوو داشکا و داڕوخا و بێورە و دڵتوند دروست دەبێ و ڕەنگە توندوتیژ و ڕقنیش بێ مەسەڵەن تووڕە لە کۆمەڵگە تووڕە لە و هەروەها بەو پێش لە کۆتایی تووشی زۆر گرفتی جیاجیای تریش بێ ڕۆڵێکی تر ئەوەیە زۆر وریابین دەربارەی باری دەرونی منداڵەکان بەهەست بین طبعاً هەموو کاتەرخانکردن و بوونە برادر لەگەڵ منداڵ و بە گرنگی زانینی منداڵەکان ئێستا جیهانی ئێستامان پڕ مەشغەڵەت بووە داک و باوکە بەڕێزەکان و خێزانە بەڕێزەکان و ئێمە و ئێوەش هەمومان سەرخاڵین ڕەنگە ئێستا بەڕێستان هەتا هاتون هاتنە ئەو سیمینارە زۆر ئامادەکاریتان کرد تا هاتن مەشغەڵەتی دنیا زۆر بووە ژیان قورس بووە ئێستا بەداخەوە بۆ نمونە لە شاری هەولێر و دەوروبەریشی ئێستا گرفتی ئاو هەیە ئەوە دژواری ژیان هەیە کەواتە تۆ فریان ناکەوی بە هەموو شتێک ڕەنگە هەندێک شت دایک و باوکە ڕێزەکان زۆر باش دەیزانن بەڵام سەختیان هەیە لەبەر زۆر هۆکاری دارایی و کۆمەڵایەتی و بژێوی ژیان و هەموو شتێک بەڵام لەگەڵ ئەوەش دەبێ وریای باری دەرونی منداڵەکان بین تێبینی بکەین لەسەر هەست بین لەسەر خوست بین بۆ گۆشە گیرە ئەو فترەیە ئەوە بۆ ئێستا زیاتر لەگەڵمان زوو لەسەر نانەکە هەڵدەستێت دەستە ژۆری خۆی لۆ کەمتر زەوقی هەیە قسان بکە لۆ زیاتر بە تووڕێی قسان دەکا یان منداڵەکەت ئێستا هەرزەکارە بە دۆخی جیاواز و خۆناغی جیاواز گۆڕانکاری جیاوازتر ڕوودەدەن
ئەوانە هەمووی ئەرک و بەرپرسیارەتیە، ژیان خۆی بەرپرسیارەتیە، هەبوونی کەسانێکیش کە تۆ بەرپرسیاران بی ئەوە بەرپرسیارەکە زۆر قوڵتر و زیاتریش دەکات. خاڵێکی تر وەکو ڕۆڵ باسی ڕۆڵەکان دەکەین، گرنجیەکی ترت ئەوەیە کە سەرەداوی حاڵەتە دەرویەکان بناسیەوە. تازە تیشکێکمان خستە سەری، یعنی هەستەوەربی بۆ هەر نیشانەیەکی دەرونی کە ڕەنگە ئاماژە بێت بۆ حاڵەتێکی نوێ کە هاتۆتە پێشەوە، جار ڕەنگە نەخۆشی دەرونی بێ، ڕەنگە نەخۆشی دەرونیش نەبێ، بەڵام سەختیەکە، هەستی ناخۆشە، بێزاریە، کارتێکرانە لە حاڵەتی هزری و کۆمەڵایەتی و جەستەی و هەموو ئەوانە زۆر باشە. طبعاً پێویستیشە بزانین کەەوە لەو حاڵەتانە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکەین، طبعاً نەک هەر بیناسینەوە، بەڵام take action وەکو ئینگلیز دەڵێ، کارێک بکەین. طبعاً خێزان نیعمەتێکە لە کتێبە دەرونیەکان کە من با بڵێن دراسی دکتۆرام تەواو کردووە و مەناهیجی دکتۆرای کە نووسراوە لەلایەن زیاتر ئەوروپا و غەربەوە زۆر باسی ڕۆڵی سۆشیال سەپۆرت دەکات لە ڕێگرتنی نەخۆشی دەرونی و هەروەها لە چارەسەرکردنی نەخۆشی دەرونیش. یەک لە خاڵە زۆر گرنگەکان بریتە لە سۆشیال سەپۆرت، ئەوان ناوی دەدەبن بە سۆشیال سەپۆرت. سۆشیال سەپۆرت ینی پرگیری خێزانی، ئەوە خێزانە، ڕەنگە برادر بێ، ڕەنگە کەسانی نزیک و دڵسۆز و ئیتر بن، بەڵام خێزان نمونەیەکی بۆ ئرەیەک، یعنی خاڵێکی زۆر ئەساسیە بۆ ئەوە، بۆ کۆبوونەوەی خێزان، هەستگۆڕینەوە، پشتگیری، بەهانە هاتن، ئاگا لێبوون. لە کوردەواریدا شکر هۆشیارە مەحوی، شکر هەتا ئێستا هەر کۆبوونەوەی خێزانی لە کاتی ناخواردن ماوە، ئەو کەلتورە ماوە. جا بەڕاستی ڕەنگە کاتێکی زۆر باش بێ، هەرچی نەبێ لەبەر مەشغوڵی وە دەڵێ، مەشغوڵی خێزانەکان. کاتی نیوەڕۆیەکە ڕاستە هەندێک خێزان نیوەڕۆژ ناتوان پێکەوە نان بخۆن لەبەر مەشغوڵی، ڕەنگە بابەکە خەفەربی، داکەکە خەفەربی، یان خاوەن کاسی ببن، یان خەفەریاتیان هەبی، حرەس بن، کاسب بن، هەر شێوەیەک. بەڵام زۆر گرنگە بە ئەهەمیەت وەربگرین ئەو شتانە بەڕاستی و بەسەربردنی کاتی پێویست لەگەڵیان. ئەو باوکە بەڕێزانەی کە کاتیان کەمترە لە ماڵێ، دایکەکە دەتوانین تاویزی بکاتەوە. ئەو دایکە بەڕێزیانەی کەوا کاتیان کەمترە لە ماڵێ، باوکەکە دەتوانین تەوزە بکاتەوە، هەروە تاویزی بکاتەوە. و هەندێک زاریش وەکو باسمان کرد، شەر نییە داکیان باب لە هەندێک حاڵەتی دەگمەن، بۆ نمونە نەبوونی باوک لە خێزیاندا، یان هەردووچیان تەنانەت، یانیش زوڕفی تایبەت کەسێک هەیەکەوە دەکرێ وەکو ڕێپیشاندەر و کەسی گرنگی کەسەکە هەرزە کارەکە یا منداڵەکە تەسەڕف بکات. زۆر باشە. ئێمە زۆر جار ینی دیسان هەڵەیەکی ئەساسی کە ڕاهاتوین پێوەی، یانیش وا ڕاهێنراوین یان وا فێرکراوین، فێریان کردین، مەشاکلەکانیان هەڵکردین، بەڵام فێریان نەکردین چۆن چارەسەریان بکەین. ئێمە خۆمان چارەسەریان بکەین. ڕەنگە زۆرتان جێتان لەو مەسەلە بووبی، دەڵێ فێرە لە باتی ئەوەی هەموو ڕۆژە ماسیەکەم بدێ، فێرە ماسی گرتنم بکە. بەداخەوە هەندێک مووقیف دروست دەبێت لە ماڵ، لە شوێن، لە دەرەوە، لەگەڵ خۆمان و منداڵەکانمان، گرفتێک دروست دەبێ، دواتە ئەو کاتە یان کاتێکی تر تەرخان ناکەین بۆ ئەوی بڵێن لەو گرفتەدا ئەمە چۆن چارەسەری بکەین. ڕەنگە گرفتەکە یعنی مەبەستم چییە؟ دەتوانین هەموو مووقیفێش بقۆزینەوە بۆ وەکو هەلێک بۆ فێرکردن. من بە نمونەیەکی خۆش بۆتان باز دەکەم. جارێکیان برادەرێکم کە لە ئەوروپا بوو، هاتبووە کوردستان، وتی من گەنج بووم، تازە چ بوومە دەرەوە، جارێکیان پیرێژنەکەم دیت لە شقامێکی ئەوروپا دەڕۆیشت لەگەڵ وەچەکەی، لەوە دەچوو وەچەی بی، وتی وەچەکەی بەربەوە، منداڵێک بوو، دەڕۆیشت کەوت بەربەوە، وتی ئەمنیش وەڵا ئازا و ڕەشید و عاقڵ و بەرپرسیار و چووم لە بۆم هەرگرتەوە.
يعني عرب دري كل ظني يعني وامزاني كوا يعني او هلي ناقتك يعني تاوم ليبو يعني درنگ هەڵساوە یان هەڵنەستاوە ئەویش هیچ قسەی نەکرد من بۆم هەڵساندەوە گوتی پیرێژن لێم تووڕە بوو گوتی ئەوە چت کردەوە تو ئەو لۆ هەڵت گرتەوە گوتی وەڵاهی ئەوە ویستم یارمەتی دەدەم گوتی نەخێرە تو یارمەتی نەدا ئەتو ئیشت لۆم زیاد کرد ئیشت لۆم قورس کرد ئەمن منهەجم وایە لە پەروەردە کەوا نەکرد حەل بۆ منداڵەکانم بکەم فێریان بکەم چۆن حەل بکەن ئەوانە سبەینێ گەورە دەبن گوتی ئەمن لەو مۆقیفە زۆر شت فێر بووم فێربووم کە ڕەنگە زۆر مامەڵەی کە لەگەڵ من کراوە تەنانەت لە منداڵی باشتر بوو بە زۆرێکی تربی کەەوە ئەوە مەبەستم لە جارێکیان دیسان وەکو نمونە باش شتێکی تر بڵێم هەندێک جار نەک ئێمە چارەسەریان ناکەین تەنانەت ئالۆزیان دەکەین بۆ نمونە لە مۆقیفێک کە بەسەرت دێ کارەبا دەبڕێ لە شوێنێک بە تایبەتی لەگەڵ ڕێزم بەداخەوە احتیمالە مێینەکان لە کۆمەلگاکانی سەر تاسەری دنیا نەکار ئێرە مەسەلەن ترس لە باتی ئەمن هێمنی ببەخشم بە منداڵەکەم لەو کاتەدا کە کارەبا بڕاو تاریک بوو یان لە مەسعەددا لە کارکەوت و کوتوب بڕ من ترسەکە فێری مناڵەکە دەکەم دەترسێم و دواتر باسی دەکەم دەڵێم لە ناو خزمەکانم لە ناو خوشکم برام کە دێم کە کۆ دەبمەوە دەڵێم وڵی شتێکی وان بەسەرها زۆر ترسام ئەو منداڵەکەشم لە پێستاومە کەواتە هەنجی هیچم نەکرد سلبی بووم نەمخافڵاند ئیجابی نەبووم خۆ دەمتانی وە بکەم دەمتانی من گەورەم من بەرپرسیارم من دنیام دیتووە من دەزانم من لە سەد ئاوم داوە دەزانم گرفت چۆنە و حەل چۆن لە مێشکم ماشەڵڵا یعنی قابلە لەو عمرەدا کۆمەڵێک حلول لە ناو مێشکم نەبی لەو حاڵەتانە نەخێر من دەتوانم بیکەمە مووقفێک بۆ فێرکردنی منداڵەکە کە لەو حاڵەتانەدا چۆن تەسەڕف بکە دەتوانم ئەگەر ئەو لە حەزەش پێی نەڵێم کاتێکی تر تەرخان دەکەم و مۆدێلێکی جوان دەبم خۆم بۆ سەبر و تەحمل و بۆ ینی بۆ چۆنێتی تەسەڕفکردن لەو حاڵەتانە ئەوە نمونەیەکی بچووک بوو بەڕاستی لەوەی کەوە کە مووقیفەکان استقلال بکەین بۆ وەکو هەلێک بۆ تێگەیاندن و بۆ تەقویە و بەهێزکردن ئەو شتانە شتێکی تر ئێمە هەمومان بەڕێز دکتۆر هیمدادی بەڕێز برای ئازیز زۆر جوان بەبیرم دێ لە وەرکشۆپەکەتدا بەحست کرد کە زۆر ئیمانم پێ هەیە گوتت ئێوە هەمووتان داهێنەرن نەکرد بەهرەمەندن داهێنەرن بەڵێ داهێنەرن بەڵام بە خۆتان نەزانیوە مەحاڵە هەموو کەسێک داهێنەر تارێکیان من مامۆستام لە کولەی تۆپ بەڕاستی تەلەبە بەڕێزەکانم ڕەنگە نازانم هەندێکیان لێرە گوێگرم بن لە قۆناغی چوار مەوزوعی داهێنانم شەرح دەکرد باسی داهێنانم کرد گوتم ینی پرسیارم کرد گوتم نمونەم بۆ بێنەوە لە کۆمەڵگەی خۆمان لە بۆ داهێنەر نمونەی زۆر کەمیان هێناوە بەڕاستی دوایی من پێم وتن گوتم نەک نمونونەکانتان کەمە نەک داهێنەرانمان زۆرن تەنانەت ئێوەش داهێنەرن هەر بە خۆتان نەزانیوە بەداخەوە واقع زۆر کەس ئۆغر دەکا لە ژیاندا دەچێتە ژێر دڵیش هێشتا هەر نەخۆی و نەدەوروبەرەکەی بە بەهرەکانیان زانیوە خۆشی پێی نەزانیوە لەبەر ئەوەی بە ئەهەمیەتی وەرنەگرتووە پەرەی پێ نەداوە کەواتە هەرچنە بێ وەکو دەڵێن ئێمە ژیانی ینی هەرچەندەوە زۆر دقیق نییە ژیانی ئێمە بە تەواتی بۆ منداڵەکانمانی بۆ خۆمانیشە بەڵام خەی ناکە بە وەکو دەڵێن دەزانم گرنگی گەلەگەلەگەلک زۆرە ئەو پەیامێکی ئێمە هەمانە بۆ جیریدا مەبەستمەوەی نابێ خۆشمان فەرامۆش بکەین مەبەستەکەم ئەوەیە زۆر گرنگە خاڵی بەهێز و بەهرە توانان بدۆزینەوە ئەگەر خۆیان ناتوانن خۆ ئێمە دەتوانین چامان ڕۆنە و لە پێش چامانە زۆر باشە با زۆرتر درێژەی نەدەین بێرە کەواتە منداڵەکانمان مرۆڤن تووڕە دەبن جا لە هەر قۆناغێکی ژیاندا دڵ تەنگ دەبن تووڕە دەبن زۆر ئاساییەکەوە تەعبیر لە خۆیەوە زۆر ئاسایی تووڕێیت تەنانەت بەداخەوە زۆر کەس هەر زۆر ینی غەڵەت تێگەیشتووە لە مەفهومی تووڕێی وە دەزانن گەورە نابێت تووڕە بێ نەخێر مەبەستم نەک هەر تووڕێی هەموو هەستونەستەکانی ئینسان زۆر تەبیعیە لە نیگەرانی لە قەلق
لە خەمۆچی لە ترس تەنانەت لە ترس کە لە پێشەوە باسمان کرد بەڵام هەمووی بەڕادەی پێویست و لە شوێی بە شێوەی شیا و لە کەواتە ئەوانیش گرنگن ئەوانیش مرۆڤن مەبەستم هەستیان هەیە دەبێ بوار بڕخسێنین کەوا تابیری لێ بکە نەک پێمان ئەنتیکەبی ئۆلۆت و ڕەدەبیان تەنانەت هەندێک جار قسەی ڕق دەکا ئەوە منداڵە ئەوە تعبیر لە خۆی دەکا ئەوە ڕێگایەکە دەبێ ئەمە خۆشحاڵ بینکەوە لەو ڕێگەیەوە لەو پەنجەرەیەوە دەتوانین بزانین منداڵەکەمان نیگەرانە بەهانای بین زۆر باشە وەکو باسم کرد گفتوگۆکردن هەندێک کەس هەیە بەداخەوە طبعا بمبورن ئەمە زۆر جار باسی نمونەی خراپ دەکەم نمونەی باش زۆرە طبعا بەڵام ئێمە بە خراپەکان دەڵێن هەتا باشەکان بزانین هەندێک ئائیلە هەیە کەم ینی گفتوگۆ لە ویستم ئەوەی بڵێم بە پرسیاری منداڵەکان زۆر بێزار دەبن باشە دەڵێ طبعا نمونەی زۆر باش هەیە ئەم دەزانم داک و باب هەیە ماشەڵڵایان لێبی چەند پرسیار لە دوای پرسیار لە دوای پرسیار هەر تەنانەت پرسیاری سەخت تەنانەت هەندێک پرسیار زۆر ئەنی گۆڕانێک دروست دەکات لەوان چونکە هەندێک جار پرسیاری زۆر قوڵ و فەلسەفی ئەوان دەکات بە هەر حاڵ وەکو باسم کرد کەش و هەوای ماڵ بە شێوەیەکی گشتی زۆر پێویستە ئارام و هیوادارم خاوەن وعدەکەی خۆم بم زۆر درێژەی نەدەمێ بەڕێز دکتۆر هیمداتە تا ئێستا چەند قسەمان کردووە بێ زەحمەت کاک دکتۆر 9:47 دقیقە دەستمان پێ کرد ئێستا 10:14 دقیقەیە یعنی کاتمان مایە 47 دقیقە بزانم لە حساب قسەی دەکەین زۆر باشە سپاست دەکەم زۆر مەمنون زۆر باشە طبعا من کە منداڵ بووم زۆر حەزم لە شەترەنج بوو لە یانە شەترەنجم دەکرد و ئەوانە لە ئەو کاتە نادی ئەربیلی ڕاضی هەبوو کاتی خۆی لە هەشتاکان لە شۆڕش بوو خوا خێری بنووسی برا گەورەکەم ئێمەی دەبردوهانی دەدانێ دەستی خۆش بێ زۆر طبعا وەرزشی شەترەنج وەرزشی مێشکە زۆر گرنگە بەڵام دوایە کە گەورە بووم بیرم کردەوە گوتم ئەو هەموو ساڵەی وەرزش لەوێن دەربووین ئەو هەموو شەترەنجم کرد لەو قاعە خۆ لە تەنیشتم جۆدۆ هەبوو کاراتی هەبوو تۆپانێ هەبوو باسکە هەبوو بالا هەبوو هیچم نەکرد لەوانە یعنی بەڕاستی هەندێک جار ئەمن الحەمدولله برادری وەرزشم و پێی دەزانم کەوا ئێستا ئەوەی بێوێ ئامادەکاری و زمینە سازی بۆ وەرزش زۆر قاعەکان زۆرن تەنانەت پارکەکان زۆرن تەنانەت شوێنی تایب زۆر گونجاو بۆ بەڕاستی جسمی سەلیم و عەقلی سەلیم و دەرونی سەلیم هەمویان برادەری یەکترن جا نەک هەر لە خۆمان لە منداڵەکانیشماندا مەسەلەن ئێستا هەندێک منداڵێک وەڵامێکی زۆر زیرەکانی داوە پێیان گوت تۆ چی دەکەی وەڵام منداڵ نییە کوڕێکی گەنجێکی زۆر با بڵێن ژیکەڵەیە من دەیناسم وەرزشوانە تێنسەوانە شەترەنج زانە وە مۆسیقا برادری مۆسیقا پێیان گوت خولیاکان چییە گوتی وەڵا شەترەنج دەکەم بۆ زاخاوی مێشکم تێنس دەکەم بۆ زاخاوی جەستەم و مۆسیقا لێ دەدەم و ممارەسە دەکەم بۆ زاخاوی ڕۆحم وەڵامێکی زۆر جوان و کورت و پوخت و بەمەعنا جا من الحەمدولله کە گەورەتر بوومە برادری وەرزش توانیم بەڵام خۆزگە ئێمە لە منداڵی وە گرنگجی بە هەموو ئەو لایەنانێکە باسم کرد هی منداڵەکان بدەین و لە هەمووشی باشتر خۆمان نمونە بین خۆمان ئەگەر یعنی خۆمان من خاوەن ورگێکی زل بم و ژیانی پاشایانی و نەجوڵا و ئەو شتم هەبێ ناتوانم بە منداڵەکان بڵێم کوڕم بجوڵێەوە بۆ دایم هیچ ناجوڵێەوە هیچ وەرزش ناکەی ئێ معقول نییە وەڵا لێم وەرناگری زۆر باشە خۆم ئەگەر بخوێنمەوە بۆ دێلەکەم ئەو دەخوێنتەوە ئەومان باس کرد بەسەری دیسان درێژەی نادەینێ کەوا چۆن
فێری منداڵەکەت دەکەی لە کاتە سەختەکاندا چی بکە شتێک هەیە زۆر گرنگە بەڕێی من ڕەنگەت بەڕێستان و هەمومان تێبینیمان کردووە کە ئێمە کە دەچینە وڵاتێکی تر و شارێکی تر و ئەوانە هەست دەکەین ئەو کەسانەی ئەو کەسە نوێیانەی کە دەیان ناسین یان تەنانەت لە تەلەڤیزیۆن و میدیا ئەو کەسانە دەبینین کەوا دەستنە سەر ستەیج و قسە دەکەن تەنانەت منداڵە تعبیر لە خۆی دەکا مفاجئ دێن بۆ لای مقابلەی لەگەڵ دەکەن لە تەلەڤیزیۆن هەست بەچی دەکەی ناوچی لە دەبینی شێوازی وەڵامدانەوەی شێوازێکی متمانە بەخۆبوونە شتێک هەیە پێ دەڵێن کۆی خود سێلف ئستیم زۆر گرنگە جا بەداخەوە بۆ نمونە مەسەلەن هەندێک کەس بە هەلومەردی وادا ڕۆیشتووە متمانە بەخۆبوونی کەمە جا هەرچی نەبێت النقش على الحجر تيدل كالنقش على الحجر التعلم في الصغر كالنقش على الحجر شوية اما ارچی گەورەمان هەیە لە دروستکردنی ئەو شکۆیە ئەو هەموو قسانێک کە دەیکەین زۆر گرنگە لە کۆتاییدا منداڵێک پەروەردە بکەین گرنگی خۆی بزانێ خۆی بەکەم نەزانێ ئامادەیی هەبێ خۆی بە بارتەقای خەسانی تر بزانێ خۆی بەکەمتر نەزانێ لە خەڵکی دیکە کە ڕۆژێ دەچێتە شوێنێک مینبەرێک شوێنەوارێکی جیاواز تێکەڵاوی پەیدا دەکا سیقەی متمانەی بەخۆ هەیە خۆی بە گرنگ بزانێ طبعاً ئێمە لەگەڵ غرور نین کەس لەگەڵ غرور و خۆ بەزلزانین نییە بەڵام بالمقابل خۆ بە کەمزانین زۆر ئافەتە زۆر ناخۆشە زۆر خراپە چەند بەداخەوە هەندێک کەس هەیە فۆبیا کۆمەڵایەتیان هەیە ئەوان هەموو پێکتر گرێدراون یعنی مەسەلەن کەسێکی بەڕێزە سەرکەوتووە زۆر ئەزمموی هەیە زۆر زانیاری هەیە خاوەن بڕوانامەیە بەڵام ترسی هەیە لە کۆمەڵاتی و لە تعبیرکردن لە خۆی و لەو شتانە ڕەنگە ئەوە لە بیدایەتەوە لەوەوە سەرچاوی کردووە کە وا پەروەردە نەکراوە بەو ئاراستە خەلەلێک هەیە لە شکۆ لە سێڵبستیم ئەوە لە پێش هەموو شتێک لە خێزانەوە دەست پێ دەکات زۆر باشە مەسەلەن تۆ چی تێدەچێ بۆ هەموو جارێ وانە غەڵەتە غەڵەتت کرد باشە جارێک وەڵامەکەی تەنانە شتی بەسیتیش 7 جارە 7 گوتی 49 ئافرین دەست خۆش ئەو قسانە بەسیتن زۆر سادن بەڵام ئەگەر منهەت بێ بەڕاستی ئینسان بنیاد دەنێ سەرکەوتنی بنرخێنە هەوڵی بنرخێنە هەوڵێکی زانی شتێکی زانی با بڵێن نیوە وەڵام بوو باشە بڵێ نیوەت وەڵام داوە دەست خۆش بەس ماویەتی نەک بڵێ نەخێرە وەڵامەکە هەڵەیە ئەو لەسەر مامۆستایەکانیش دەگونجێت طبعاً بە هەر حاڵ زۆر باشە شتێکی تر پێم گرنگە باسی بکەم هەندێک عائیلە هەندێک داک و باب وا دەزانی چۆنە ینی ئەکسپێکتیشن من ڕاستە سیقەم بەخۆیە و ئەو شتانە و بۆ ئامانجەکانم هەوڵدەم بەڵام نابێ خەونی پەمەی و خەیاڵیم هەبێ وا تێ بگەم کەوا من دەبمە ملیۆنێر لە خلالی مانگێک یان 2 مانگ یان تەنانەت لە ژیانمدا شەر نییە ڕاستە بۆی هەوڵ دەدەم یان ئەوە لە جانبی معنەویش من دەمە پرۆفیسۆر یان من دەمە بەتەڵی شتێک ساحە و مەیدان یانیش ینی ئەوە لەلایەن داکی و باوکەکانەوە گرنگە مەبەستم مەسەلەن تۆ ئیلا دەبی ببی بە دکتۆر بۆ هەر لە سەرتاوە تۆ شتێکت بۆ خەمێکت بۆ دروست کرد دەبی ببمێ دەبی نەبمێ خوایە باشەوە چوومە کولێ تۆپ جارێت نەبووە ساڵی یەکەممە بۆ نمونە لە دەرسی یەکەم ئیمتحانم ساقید بووم واو ئەو جەوەرە ئەوە 5 مەرحەلەی دیکەم لە پێشە ئەوە یەک ئیمتحانە ساقید بووم دەیان داوا کردیم بمە دکتۆر یانیش تەنانەت بە شێوکی غێر باشتر مەسەلەن ناوزەتکردن بە شتێکی زۆر گەورە بەتەڵ ڕاستە جار بەجار بۆ تەرجیع بەڵام نەبێتە ناوێکی هەمیشەیی مەسەلەن مەسەلەن کەسە ئەنیشتاین ناوی لێ بنێ ئەنیشتاین چێ ئەوە زیرەکی هەیە باشە ئەوە ڕەنگە ئەکسپێکتیشنی خۆی دەگۆڕێ دەشەوێت ینی شتێکی خەیاڵی بۆی دروست دەبێت کە خۆی لێ دوورە هەست دەکا شتێکی پێ دەڵێن کە ئەو نییە و ناشی گاتێ بە زەحمەت زۆر باشە
وشتێ ئاگر دەبین لەسەر ئەو سلایدا ئەوە برادێکی زۆر خۆشەویستم جارێکیان لەگەڵی دانیشتم و باسی ئەو زمانەمان کرد و باسی ئەو تەحەدانە خۆشی بابێکی زۆر زۆر مخلیس و خۆ بەختکەر و ئەو شتانەیە گوتم باسی ئەوەی کرد باسی ئەومان کرد کە ئێستا پەروەردە زەحمەتتر بووە گوتم باشە بۆ دەڵێ زەحمەتتر وکرە گوتی لە هەموو عائلەیەکدا ئاگر هەیە ئاگری ئەو سوشەڵ میدیا وەچی ئاگرێکی لەمارێ طبعاً قسەکەی بە دیوێک زۆر ڕاستە ڕەنگە هەمومان دەزانین ئیزابیەتەکان چێ بەڵام هەمووشمان دەزانین سلبیاتەکانی چیە جا مەبەستم لە یەک لە ئاستەنگە هەرە گەورەکانی سەردەم بریتە لەو ئاگرە ئەگەر ناوی لێ بنێن بەڵا ئاوە و ئاگریشە چونکە لە بەردەستیانە و ئەگەر ئێمە بیگرین لە دەرەوە ناگیرێ منافەسە هەیە چاولێکەری هەیە هوروژمی سەقافەتێکی ئەوروپی جیهانگیری نوێی داسەپاو هەیە جا باش بێ یان خراپ بێ زۆر جار خراپە و نە من و نە تۆ نە ئەو هیچمان بەدەست نییە زۆری باشە بەڵام زۆریشی خراپە زۆر پەیامی تێدا باشە بەڵام وەرەتەمشە ئەو یعنی هەمووتان دەزان باسی چ دەکەم و هەمووشتان خاوەن بەرپرسیارەتینە و بە بەرچاوی خۆتانەوە دەزانن زەحمەتێکە لەکوێدایە تەنانەت نەک هەر ئەوە کەلتور و ینی هەندێک مەفاهیمی کەلتور و بەها و بەهای ئەخلاقی و فەرهەنگی ئێستا و پێشان جیاوازی هەیە گۆڕاوە بتەوێنێتەوێ ئاڵو دەبوون لە زیادەبووندایە ئەوە هەمووی تەحەدایە تۆ من باشم منداڵەکەم باشە جیرانەکەم باشە بەڵام شوێنەوارەکە شەرت نییە هەمووی باش بێ ئەو مەکتەبێک کە منداڵەکەم لێ دەخوێنێ شەر نییە هەموو بیئەکە باش بێت تەنانەت ئێستا بیئەی قوتابخانەیەک لەگەڵ قوتابخانەیەک جیاوازی هەیە ینی بەبێ جیاوازی ئایا حکومیە یان ناحکومیە یان ئەهلیە لە هەر یەکەیاندا هەندێک شوێنوار هەن باشن هەندێک شوێنەوار هەن خراپن هەندێک جار مەسەلەن بەداخەوە ئێستا تەوزیعێکی نام و تەساوی عەجیب هەیە لە ئاستی گوزەران و باری دارایی ڕەنگە وەش گرفتە یعنی سۆشیۆکەڵچڕڵ یان ئیکۆنۆمیک جیاوازی دیفرەنس جیاوازی من منداڵەکەم لە یان تۆ منداڵەکەت لە مەکتەبێکە جیاوازە ینی ئاست با بڵێن زۆربیان دەوڵەمەندن ینی زۆربیان لە شوێنێکەوە هاتون خاوەن کەلتور و ئەخلاقیاتێکی تایبەتن یان عرفی خراپ هەیە لەو شوێنەدا و هەروە ئەوە مەسئولیەتی ئێمەیە مەسئولیەتی پەروەردەکارانە و تەحەدایەکی سەردەمیشە بەداخەوە ئێمە هەمومان فەیسبوکمان لە دەردەستە ئەمە گوتمان ئێمە مۆدێڵین بتەوێنێتەوێ ئێمەش بەو کاتێکە لەسەر موبایل بەسەری دەبین مۆدێلێکین بۆ ئەوان ئەگەر ئێستا بەکارینێنن گەورەتر بەکاردێنن ئێمە باش بەکاری بێنین ئەوان باش بەکاریان دێنین ویستم چی بڵێم ئەوە لە پێش تاتان بەڕێستان نووسراوە بەداخۆ ئێستا زۆر کەس و کەساتی هەن کەوا زۆر بە دەردەکەون بەڵام پەیامێکی گرنگ و ڕاستەقینیان پێ نییە بۆ کەس بۆ ڕڤایەتی بۆ کۆمەڵگا و زەقیش دەکرێنەوە و ئەرزیە ڕەخساندنێک هەیە بۆ پێگەیشتنی دەنجیان بۆ خەڵک ئایا بۆ لەبەر نەبوونی ڕقابەیە لەبەر نەبوونی یعنی لەبەر هەر ئەو واقعەکەیە لەبەر چاوانن دەنجیان دێ دەنگ باشەکان و زیرەکەکان پەنهانن ئەگەر دەنجیشیان بێ دەنجیان ناگاتە هەمووشێ دەنجی ئەوان لەگەڵ ڕێزم مەسەلێکی ئینگلیزیم دەبیر هاتەوە برادرێک پێوتم گوتی an empty barrel makes the loudest sound یعنی بەرمیلی بەتاڵ گەورەترین دەنجی هەیە تۆ بچێشە پیایە بزانێت چ دەنگدانەوەیەکی هەیە جا بەداخەوە ئەو پەش و هەوایە هەیە ئەوەشمان باس کرد بەڕاستی زۆر ئەپ هەیە خراپە نەرێنیە بە معنای کەلیمە هەندێک بەرنامە هەیە ئەوە هیچ پلەیستیشن و بەرنامانەی پەبجی و هەندێک بەرنامەی ترکەوە هانی بەڕێزان و کاک دکتۆر هیمدادی بەڕێز زۆر بمبورن 2 دقە بەس ئەو لاپتۆپە لەسەر شەحندادن ڕەنگە هەر 1 دقە بێ لاپتۆپەکە لەسەر شەحندادنم ئێستا دێمە لای بەڕێستە باشە کێشە نیە بەڕێزان وەکو کاک دکتۆر نەسرە و باسی کرد بەڕاستی تەکنەلۆجیا دووسەرەیە
لایانی باشی هەیە لایانی خراپی هەیە بەڵام دەکرێت هەرێک لە ڕاستە خۆمان پەرە بەلایەنە باشەکان بدەن بۆ نمونە کۆکردنەوەی ئێوەی بەڕێز ئەمڕۆ ئەو 100 کەسە بەیەکەوە و گوێگرتن لە قسەکانی کاک دکتۆر نەسرە و یەکێکە لە سوودەکانی تەکنۆلۆژیا کە دەتوانین هەمومان بەر شێوێک بێ بەکاری بێنێت لایەنە خراپەکانیشی بە تەسەووری من هەمومان دەزانین چۆنە بەڵام زۆر گرنگە ئێمە وەکو خۆمان بە نمونە هەوڵ بدەین چارەسەریان بکەین یان ئەو شتانی کە پێمان باشن پێشنیازی بکەین لە بۆ منداڵ و کەسوکار و برازا و خوشکەزا و ئەوانەی کە ئێمە وەکو قدوە وەکو پێشەنجی خۆیان دەبینن ئێمە پێشنیازیان بکەن ئەگەر بۆ نمونە لەسەر لاپتۆپیشی یان لەسەر مۆبایلی خۆشتی مۆبایلەکە بە شتێکی باش بەکار بێنە شتێکی باشت دەستکەوت یەکسەر بینێرە بۆ کوڕەکەت بۆ کچەکەت بۆ برازایەکەت بۆ خوشکەزایەکەت یان بۆ ئەو کەسانی کە تۆ وەکو نمونەیەک یان وەکو پێشەنگێک دەبینین ینی ئەوە قوڵکردنەوە و فراوانترکردنی لایەنە باشەکانی تەکنەلۆجیایە هەر شتێک دەگری ینی لە سادەترین شتەوە لایەنی باش و خراپی هەیە بۆ نمونە چەقۆ لە مەتبەخ دەکرێت بۆ کار ئاسانی بەکاربێت دەکرێت وەکو ئامرازێکی تاوانیش بەکار بهێنرێت کەواتە دەوەستێتە سەر بەکارهێنەرەکە خۆی چۆن دەرجان ئەمن هاتمەوە ببوورە ئەمن هەندە قسەم کرد لە باتی تو هەر ساغ بیت تۆ ئەمرت هەر قسەی باش دەکەی ماشەڵڵا دەستەکانت خۆش بی زۆر منەتباری بەڕێزان باسی ئێوەمان دەکرد ئەگەر دەنگم تەواوە حەزەکەم دڵنیام بکەن زۆر باشە بەداخۆ بەرنامەک هەبوو لەسەر تاسەری جیهان نەک یعنی نەرێنیەکەی لە ڕادەبەدەر بوو دەبۆ هۆی خەمۆچی و تەنانەت ینی پەیام و ئامۆژگاری زۆر زۆر بەها و ئەخلاقیات و ئەو ڕۆخسە لەگەڵ کەس مەکە بە مەرحەلەیە چەند ئەنتیکێ بە مەرحەلەیە یعنی ئەگەر مەرحەلەکان ستەیجەکان منداڵیش بە سروشتی خۆی تەنانەت گەورەش حەزی لە ینی ڕیوەردە مەرحەلەیە و مەکسەبە و کەیفی بەخۆی دێ و ستار کۆ دەکاتەوە حەز دەکات بگاتە کۆتایی ستارەکەی زۆر بێ یعنی ئەو ڕخسە لەگەڵ کەس مەکە درەنگ لە خەوێ هەستا دوزبەی پێ دەڵێ تووڕە بە ئەو جارە پێ دەڵێ دەستی خۆت ببڕە دوایە دەڵێ و هەروەها تەسەوڕ کە زۆر کەس تووشی خۆکوشتن بوون لە کۆتاییدا بە هەر حاڵ ئەوە ڕەنگە هەندێک لە جەنابتان جێبیست بوو بن ئەوە بوونی هەبوو لە هەموو دنیا لە میدیا باس کرا جا گرنگە ئەمە بزانین منداڵەکانمان چ دەکەن و چۆن کاتیان بەسەر دەبن و شتانە بەڕاستی تەنانەت ئەو یاریەکە پێیان خۆشە ئەو شخصیەتێک کە ئەوان وإلى آخره طبعا عندك تثقيف ڕۆشن بیرکردن دەربارەی چۆنێتی بەکارهێنان مثلا تۆ چات و سۆت و سوورە و وێبکام و ئەوانە حساسن و ئیتر تەفسیلەکەی دەکرێت بگۆترێ ئەو هەموو مەساتانەی من بەداخەوە زۆر کەسی هەرزەکارم بۆ هاتووە لە نۆرینگەی خۆم کە لە وەرتەی گەورەدا بوون لەبەر ئەوەی نەیانزانی و هەڵەت دەستخەڵەت چوون ڕسمی خۆیان نارد تووشی مشکلەی کۆمەڵایەتی و خێزانی گەورە بوون بە هەر حاڵ ئەوەی کە سبەی گرفتە ئەو ڕۆ زۆر بە ئاسانی پێشگیری لێ دەکرێت بۆ وشیارکردنەوە بەڵێ زۆر باشە زۆر چاکە ئێستا وەکو باسمان کرد عالەمی دەرەوە ئێستا باسی واقعی کۆمەڵایەتی و ئەوانەش گۆڕاون نەک هەر ماڵەوە گۆڕاوە یعنی سەر لەبەری هەندێک شت مەسەلەن ئێستا واقعی کۆمەڵایەتی گەنج ژیانی گەنج گۆڕاوە پێشان ئەو هەموو کافتریایە نەبوو ناڵێم هەمووی خراپە بەڵام واقعێک هەیە کەوا ڕەنگە هەندێک جار ببێتە هۆی کەوتن بەداوی هەڵەوە ئەو شوێنەی ئەوان لیان کۆ دەبنەوە جیاوازە ئەو کەسانی ئەوان ئەو کەش و هەوایی لە دەرێ ئەو ئافاتانەی کۆمەڵگە کە لە دەرەوە هەیە ڕەنگە وجودیان هەبێ و بەترسیدارن و گرنگن و هەندێک جار کارەساتی گەورەی لە دواوەیە بەداخەوە نێرگەلە یعنی وەکو کەلتورێک ژمارە و پراکتسی زۆر بەرچاوتر بووە
قەیناکە پێشان زۆر بەکەمی هەبوو ئێستا وەڵڵاهی حەز دەکەم پێتان بڵێم بەڕاستی ڕۆژێکیان چوم هەر پیاسەم کرد لە دەوری قەڵاو و چایخانەی مەتکۆ و سوڕامەوە لە لای پارتی شارەوە ڕۆیشتم ها بە درێژایی ئەو دیوارێکەوە ڕووی لە پارتی شارە یعنی بەڕاستی من ئەم یەکەم بەڕاستی زۆر تەعجوبم کرد یعنی لەگەڵ ڕێزم لە بۆ هەموو ئەو گەنجە بە حەشاماتێکەوە دانیشتە بوو لەو سەر هەتا ئەو سەر نازانم بە ڕێستان ڕەنگە بینی بێتتان من یەکەم جارم بۆ ببینم چونکە ڕەنگە یعنی لەبەر مەشغەڵەتم کەم بە شەو دەسمەوێ ئەو کاتە شەویش بوو هەمووی نێرگەلە لە دوای نێرگەلە لە دوای نێرگەلە نەیەک و نەدوو نەسێ و نەسەد و نەدوو سەد ئەو بازاڕە سەر لەسەری ئەو کەش و هەوایە قەیناکە ینی پێشان کۆبوونەوە هەبوو ینی ئێمە برادەکانمان بە دڵخۆشیەوە دەچوین واجبمان پێیەکەوە حەل دەکەین ئیلا ئاخیری بەڵام ئیتر بەڕاستی ینی بۆ خۆتان بەجێ دێڵم ئەو بەراوردکاریە لە بینی ئەو زەحمەتیانی پێشان و ئێستا زۆر باشە هەڵەکانی خێزان زۆر بەسەریدا دەڕم چونکە بۆ ئەکیدم لای بەڕێستان ڕوونەوە خۆتان زۆری لێ تێدەگەن لەو ڕستە بچووکانە زۆری خستنە بەردەستی هەموو شتێک یعنی هەندێک خێزانێ هەموو شتێکی ڕێشتووە ئایپاد سەرچاو پاسکل سەرچاو ئەم لۆنەیکەینە هەلومەرجێک کاتێک کەوا ببتە هاندەر لە باتی ئەوەی بە نازیکە مەسئولێتی فێرنەکە خۆی بدستەوە لە مەسئولیت فێر نەبێ خۆی قیمەتی پارە بزانێ یانیش خۆی ڕزق پەیدا بکە خۆی پشت بەخۆی ببەستێ وهتا ئاخیری هەندێک جار بەداخەوە هەندێک ڕەنگە ئاستی ڕۆشنبیری بە جۆرەی پێویست نەبێتەوە دەرک بە ئەهەمیەتی لانی دەرونی ئەو ئەم پەیامە جوانانە بکرێ یانیش ئەو هەموو ملاحەزانێکە لە پێشەوە باسمان کرد سەوسانەوە زەبرودە زەنگ باوک سالاری و نێر سالاری و تووڕەبوون و لێدان بەداخەوە هێشتا هەر بوونی ماوە لە زۆر خێزاندا هاوسەنجی نەبوون لە نێوان توندی و شلی طبعا ئەوەش هەر زۆر ینی ڕاستە توندی باش نیە بەڵام شلی زۆریش باش نییە پەیامی دژبەیەک باب شتێک دەڵێ داک شتێک دەڵێ یان تەنانەت یەکەچیان لە دوو کاتی جیاوازدا شتێکی جیاواز دەڵێ زۆر ڕخنە لێکردن و شکاندنەوە هەبوونی بربەستی مانەوی ئیتر لێ چاوەڕوانکردنی زۆر لە پێشەوە باسمان کرد فەرق و جیاوازی ئەوجە لە بینی کوڕ و کوڕ لە هەندێک جار بەداخۆ لە بینی کوڕ و کت ئەوجە بە هەردوو ئاراسە هەندێک جار کچەکە بەناسترە هەندێک جار کوڕەکە بەناسترە چاو بەسراوی کردن و هەروەها ینی مەسەلەن هەندێک دایک و باوکی بەڕێز هەندێک دایک و باوکی بەڕێز بەتابەتی دایکان ینی مەسەلەن ناڵم منداڵەکانیان پیس بێ بەربیتەوە لە پارچێ بچە ناو خۆڵی ئەوە هەندێک زیاد لە حەد وەسواسن و ینی بێ زانینی ئەوەی کەوا ئەوە کەوتن فێربوونە پیسبوونیش ئاساییە لێرە نووسیمانە دانەنانی سنوور هەندێک جار دەڵێ هەندێک باب دەڵێ وەڵای کوڕەکەم چی ویستیە نەمگوتێنە تا ئێستا بە بەشانازیە شۆ دەڵێ بەڵام بەخۆی جێشانازی نییە دەبی بزانی کە پێدانگ و ئەو شتانە هەیە و سنوور هەیە نەبوونی شێوازی پەروەردە بە ئاراستی متمانە بەخۆبوون وەڵاکردنی گرفتەکان بەڕووی دەرونی منداڵان هەموو عائلەیەک گرفتی هەیە ژن و مێردیش ڕەنگە گرفتیان لەبینێ بەڵام ئافرین بۆ ئەو خێزانانەی کەوا گرفتەکانیان لە بەرچاوی منداڵەکان ناخەنە ڕوو ئەمن جارێکی برادەرێکی زۆر بەڕێز و خۆشەویستم گوتی ئەمن گرفتی هەبوو لەگەڵ خێزانەکەی گوتی دەمدەزانین لە چەندە گرفتەکان ئەمە چ دەکەم ئەمجارە گوتی دەچمە کافتریای بۆ ئەوەی دوو قازانجی هەیە جا بۆ خۆشی بەحث دەکەم گوتی یەکەم منداڵەکان زەرمەند نابن دووەمیش خێزانەکەم دەنجی برن ناکە دەبرێ خەڵک دانیشتە ناتوانانی پێ شەرمە تا ئافرین بۆ مراعاتکردنی ئەو شتانە بۆ ئەو کەسانی مراعاتی ئەو شتانە دەکەن
ئاگادار نەبوون لە ژیانی تایبەتی منداڵ بە هەر هۆکارێک بێ لەگەڵ چێت هەڵدەستی ئەو ڕۆتی کرد لە مەکتەبێ ئەمە ناڵێم هەموو دەمێ ڕقیب بین بەسەری منداڵە بچکۆ هەست هەندێک جار ئەگەر پێی بزان بە تایبەتی کە گەورەتر دەبن و هەرزەکارن هەستێکی زۆر ناخۆشیان پێ دەبەخشێ لە بێ بتمانەیی لە بێ بتمانەیی بتمانە بوون گەلە هەستێکی خۆشە بۆ هەردوو تەرەف بەڵام وەکو ئەو هاش ناکە ئەمە ئاگامان لە هیچ نەبێ و تووشی مشکلش بن ئاگامان لێ نەبێت ئایا نەخۆشی دەروین لە منداڵان تاسڕادەیەەکە بەڕاستی بە تەفسیل جوابی نادەینەوە بەڵام ئەکید بوونی هەیە و ئێمە ینی من زۆر داواممان کردووە نەک هەر لە نۆڕینگە تەنانەت لە خستخانەی حکومیش لە ڕاوێژکاریەکان لە منداڵان و لە گەورانیش و لە منداڵەکان الحەمدولillah ڕاوێژکار دەروین منداڵانش الحەمدولillah خبرێکی زۆر هەیە و زۆر گرفتی زۆر جۆر هەیە لە منداڵان لە خەمۆچی لە قەلەقی لە ترس لە فۆبیا لە ترسی کۆمەڵایەتی لە دەوگرتن لە دەوتێک ئاڵان بۆ لەوە زیاتر وەکو ئۆتیزم و وەکو تووڵی زۆر و وەکو تقاوە سووی و هەڵەشەیی و زۆرانی تریش بێزگە لە کێشە کۆمەڵایەتیەکان تەڵ و هەندێک جار بە شێوەی دەگمن طبعاً حاڵەتە سایکۆسیەکانیش هەیە بەڵام ڕێژیان کەمترە وەسواسیش بوونی هەیە تەنانەت خۆکوشتنیش بوونی هەیە ینی بیری خۆکوژی لە خەمۆچی ڕەنگە بۆ هەندێک بەڕێز ئەو شتانە مفاجئە بێ کە چۆن منداڵێک بیت بەڵام وەڵا بۆ مفاجئە ئێستا هەمومان میدیا دەبینین و تەنانەت هەواڵی لێرە و لەوێ هەواڵیش دەبیستینکەوە ئەو شتانە لە منداڵانیش ڕوو دەدەن زۆر باشە کۆمەڵێک هەلومەرج هەیە ئەو شتانە زیاتر دەکە تەلاق و کێشەی گەورە و نەخۆشی لە من عائیلە و مردنی شەخصەک و هەبوونی کەسێک کە لە خێزاندا نەخۆشی دەرونی هەبووە باری کۆمەڵایەتی و سیاسی زۆر ناخۆش مەسەلەن تەهجیر پەناهەندەیی بێدەرامەتی تونند و تیژی لە خێزان چەوسانەوە ئاڵ و دەبوون و هەندێکیان بەداخەوە ناگەن بە چارەسەر چونکە منداڵ با بڵێن خۆی ڕەنگە درک بە شتەکانی خۆی نەکە سەرپرشتیاری هەیە ئەگەر سەرپرشتیارەکان خوا نەخواستە مهمل بن ئەو چارەسەرەکەیت ڕووناگات چونکە ئەوە بەرپرسیارەتی ئەوانە ئایا نەخۆشی دەرونیەکان لە منداڵان چارەساریان هەیە بەڵێ زۆربەی جار بڵێ طبعاً یعنی ئەوە شتێکی نسبیە بەڵام مەبەستم ئەوەیە طبعاً بخۆتان ئاشکرێتە ناکتانە زۆر بیر و باوەڕی هەیە هەڵە هەیە لە کۆمەڵگا نەخۆشی دەرونی خەتەرە یانیش چارەسەری نییە یانیش ئەو دەرمانانی دکتۆر دەیدا هەمووی مدمنە طبعاً زۆر ینی زۆرترین شت کە پێم سەیرە لەو هەموو ساڵانە زۆر ساڵانێکەوە من دکتۆر بوومە و دکتۆر نەخۆشم بینی و ئەوانە یعنی زۆر پێم سەیرە ئەو بیر و باوەڕە ئێستاش هەر هەیە نەک هەیە زۆریشە ڕۆژانە پێم دەڵێن تەن ئەنی مەبەستمەوەی لە جیلی مسەقەفیش لە کەسە پێگەیشتەکانیش دکتۆر ئەو دەرمانم دێ مدمنم ناکە نازانم بۆ تێگەیشتچوونە بەرحاڵ ئەوە پەیوەندی بە ڕۆشنبیری دەرونی و زۆرشتی ئەو بابەتە هەیە نیشانەکان گرنگە ئێمە بناسینەوە ڕەنگە ئەو بابەتی ینی سیمینارێکی تر بێ بەڵام دایکە هەست هەیە هەست خۆ ئێمە ینی دایک باوکان دکتۆر نین بەڵام هەستیان هەیە و مهتەم من ئەگەر هەستی خۆیان جوان بخەنە کار و مهتەم بن لەوانەیە بە جوانی دەرک بە گۆڕانکاریەکان بکەن چارەسەرێکەش هەندێک جار لەکوێیە هەموو جارێ لە لای کەسی با بڵێن پرۆفشنەڵ نیە هەندێک جار لە خودی ماڵە هەندێک جار هەندێک باوکی بەڕێز هەندێک دایکی بەڕێز لە خۆیان لە پێگەی خۆیانەوە لە شوێنی خۆیانەوە نایەڵن گرفتێک پێش بکەوێ حساب کە خۆیان دکتۆر بوون هەستیان کرد کە منداڵ ماوەیەکەش ینی شکاوەتەوە بنەوە ئەکلەوەنەوەکان خەمۆکە دوورە پرێزە ئافرین توانی دەستنیشانی کرد خەلەلەکە چییە گوێ لێ ڕاگرت چوو لەگەڵی کاتی تەرخان کرد بە شێوەی خۆی کردە برادەر بربەستی نەهێشت زانی چییە ئیتر بە هەر شێوەیەک بێ گرنگجی پێشکەش کرد بۆ لایانی ڕۆحی و معنەوی دەرونی ئەو کەسە توانی بێتە دکتۆر بۆی مهتەم بوو ئەگەر نا داوای یارمەتی کرد لە کەسێکی شارەزا و نزیک و دڵسۆز لە هەر کەسێکدا
ما خاب من استشار ئەوە زۆر ئیمانم پێ هەیە ئەمن زۆر جار کە دەستمە شوێنێک هیچ شەرم ناکەم پرسیار دەکەم جارێک یعنی نەمزانی ما خابە من استشار شتێک کە نایزانم دەپرسم توێژەری دەرونی هەیە ڕێنماکاری دەرونی هەیە لە مەکتەبەکان ئێستا الحەمدولله هەیە بوونیان هەیە ئافرین دیسان دەڵێم لە ئەو دایک باوکانەی کە ئەو شتانە بە هەند هەڵدەکرێن یعنی نەکەر منداڵەکەی ناریتە مەکتەبێت تەواو یان تەنانەت مەسرەفیشی دەکاتەوە یان تەنانەت لە ماڵی دەرسیشی پێ دەڵێتەوە نا دەچیتە ناو ژینگەی خۆی لە ناو مەکتەبێ لەگەڵ توێژەرە دەرونیەکان بە ئەهەمیەتەوە تەعارف دەکات لەگەڵ ستافەکان ئەوێ هەتا وەکو تەنسیقەک هەماهەنگیەبی لە بینیان بتوانن لانی دەرونی ئەو کەسە زۆر زۆر بە گرنگی وەربگرن طبعا ڕێنماکاری دەرونیش بە اختصاصە جیاوازەکان بوونیان هەیە و پزیشکی دەرونیش بوونیان هەیە زۆر سوپاستان دەکەم کاتم گرتن ڕەنگە جێژم کردن زۆرم قسە کرد زۆر سوپاستان دەکەم ئێستاش بەڕاستی ئەگەر ئەو بەڕێزانی کە پرسیاریان هەیە هەوڵ بدەن ئەگەر پرسیارەکان بە کورت ینی کورت بن زۆر سوپاستان دەکەم لە بۆ ئەوەی کاتەکە بۆ هەموو لایەکمان بگەڕێتەوە. دەستت خۆش کاک دکتۆر نەسرە و زۆر سوپاس دۆ قسە جوانەکانت دۆ ئەو ئامۆژگاری و ڕێنوێنی و ڕێنیشاندانانە کە بەڕاستی هەمومان پێویستمان پێەیە ڕەنگە نەک تەنها گەورەکان ڕەنگە بچووکەکانش پێم باشە گیان لێبی وەکو گوتمان ئەوە تۆمار کراوە ئێمە دوای لینکی تۆمارەکەشتان لە بۆ دەنێرێت ئێستا ئەوەی پرسیاری هەیە وەکو گوتمان بە سێ شێوە دەتوانی دەستت بەرزکەوە بە ئیعاز لە زوومەکە هەیە پرسیار لە چاتەکە هەندێک نووسرایە ئەمە دەیخینە ڕوو لە فەیسبووکی ئەگەر پرسیار هەبوو برادران لە بۆمان دێنن یەک دوو پرسیار لە چاتەکە هەبوو کاک دکتۆر باتا بەڕێزان دەستیان بەرز دەکەنەوە وەلەو کاک تارق دەستی بەرز کردوتەوە و ئێستا ئەوانە وەردەگرین پرسیارێکی کاک نەسار هەیە کاک نەسار فاضل لە چات نووسیتی دەڵێ بە بڕوای بەڕێستان گۆڕانی کۆمەڵایەتی و بەریەکەوتنی کللتوری لە نێو کۆمەلگاکان ئەویش یەکێک نییە لە فاکتەرە سەرچیەکانی ئەو جەنجاڵیەی دروست بوو سەری لە بەشێک لە زۆری تاچی نێو کۆمەلگا و شیرازەی خێشانیشی سپرزە کردیە ئەوەی باشە دەتەوێت پرسیار بەڵام دەوێت دکتۆر من پیر بوومە گەورە بوومە ئەگەر پرسیاری دیۆم بکەی یەکەم لەبیر دەستەوە یاڵەوە یەکەم جاودەوە تا لەبیر زۆر باشە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزە ئەمە دەبی بزانین گۆڕانی کەلتوری هەر لە مەرخۆمان ڕووی نەدایە لە ئەوروپاش ڕوویدایە ئەمن دوو وێنەیەکم دیت بەڕاستی وێنەیەکی زۆر کۆن هی لاعبی تێنسی بەریتانیا لە ساڵی پەنجایەکانت لەکانە نازانم ینی زۆر کۆنە بە تەنور نازانم ینی مەکسی چۆنە مەکسی چەند درێژە تەسەوڕکە لاعبی ئەوروپی بەریتانی بە مەکسی ئەوەی بکە ینی وەکو حەزیە شتێکی درێژ ئالە و بابەتە تێنس بکە مەبەستم ئەوەیە یعنی ئەوە سنەتی ژیانە علی وەردی لە کتێبەکانی باسی کۆمەڵناسی بەناوبانجی عێراقی باسی عملیەی گۆڕان دەکات دائیمەن ینی مەبەستم ئەوە ڕۆڕەوەیە ئەوە ژیانە کەلتور گۆڕاوە یعنی کەلتور چۆن لێرە وردە گۆڕانی بەسەردادێ عرف و عادەت و مەناخ هەمووی لەوێش هەر گۆڕانی بەسەردادێ بەڕەئی من بە کورتیەکەی یعنی کۆنتاکتی کەلتورەکان شتێکی سەحیە زۆر باشیشە بەداخەوە ئێستا ئەو کۆڕۆنایە و ئەو ئەجوانێکەوە حالی یعنی ئینشاڵڵا چارەسەر دەبێت بەڵام حالیەن کۆنتاکت و سەفەر و بەرکەوتن لەگەڵ کۆلتوری جیاواز و خەڵکی وڵاتانی جیاواز و سەقافەت و فەرهەنگی جیاواز کەمتری کردووە شتێکی باش نییە چونکە ئەوە شتێکی ئەوە من فرسەتم هەبوو کە لە بەریتانیا لە بۆ دیراسە لەوێن دەرێ جا ئەوەی کە ئەوان باسییان دەکردیان برادرە کوردەکان لێدایان دوای ئێرە مەڵتی کەوتشەوە یعنی هەبوونی شوێنێک زۆردان من دڵم بەوە خۆشەکەوە دەزانم هەموو شتێک باش و خراپی هەیە بەڵام هەبوونی یعنی عێرقی یانیش مەزهەبی یانیش زمانی جیاواز لە شاری هەولێر جوانێکی بۆ شارە بەخشیوە من ئیمانم بە
یعنی دیسان لە کۆتاییدا کورتی دەکەمەوە بەرێکەوتن باشە بەڵام لە هەنگکە هەمان کات دەکرێتە حەداشبی باشی هەیە و خراپیش هەیە چونکە کەلتورەکان هەیانە باشن هەیانە خراپن لەسەر ئینسانەکان و لەسەر وەلی ئەمری ئینسانەکان و خێزانی ئینسانەکانیش وەستاوە. دەستت خۆش بی کاکتۆر کاک تارق فەرموو دەستت بەرز کردەوە فەرموو پرسیاری خۆت بکە ئەگەر بە کورتی پرسیارەکەی بی کاک دکتۆر جەنابیشت بە کورتی وەڵامی دێوە تا زۆرترین پرسیار بەسەر چاو هیچ هەوڵ زۆر دەستخۆشیتان لێ دەکەم بابەتێکی زۆر زۆر بەسوود بوو و زۆر گرنگ بوو لە بۆ هەموو لایەکمان بەڕێزی مامۆستا الشاعر دەڵێ وإنما أولادنا بيننا أكبادنا تمشي على الأرض بەڕاستی منداڵەکان ئێمەنا لەسەر زەوی دەڕۆن دیارە ئەو پەروەردەیە لە سەرەتادا لە خێزان ڕادەست پێ دەکات الأم مدرسة إذا أعددتها أعددت جيلا طيب العراقي بەس من هەز دەکەم ئێمە کە زۆر بمان لە وەزارەتی خوێندنی باڵاینە و هەندێکیش لە وەزارەتی پەروەردەیە بە خۆشتان حەز ناکەنەوە بابەتە زۆر گرنگی پێ نادرێ هەم لە وەزارەتی خوێندنی باڵا هەم لە وەزارەتی پەروەردە ئەگەر ڕێز و سلااوم بۆتان. والله زۆر زۆر سپاس لە بۆ بەڕێز لە بۆ وتە جوانانەشی کە گوتت بەڕاستی کوتمت وایە یعنی ئەمن نازانم لە چێ دەست پێ بکەم بە کورتەکەی پێ دەڵێم بەڵێ زۆریش بڵێ نەخسێکی گەلە گەورە هەیە هەر لە ئەساسەوە لە بنچینەوە لە پرۆسەی پەروەردە ینی نەفەس و هەوا و کەش و هەوایەکە پەروەردەیەەکە لەو بەندانە بگرێتە لە یوتیوبەکان بە بەرچاوی منداڵەکانماندا خۆ ناڵێن بند خراپە بەڵام هەر شتی بێ یعنی لەو بەرنامانەی کە هەیە لەو لیقاانێک کە دەکرێت لەو پرسیاران لە جۆری ئەو پرسیارانێکەوە بێژەرەکان ئاراستی میوانەکانیان دەکەن حەزل لە ڕەنجێکە وإلى آخره يعني بەداخەوە لەسەر ئاستی باڵاش ئێمە گرنگی بە شتە جەوهریەکان نادەین ئەویش پێگەاندنی گەنج و لاوی چوارشانەی متمانە بەخۆبووی هەڵگری پەیامی جوان و داکۆچی کار لە مافی ئینسان و لە کەرامەتی کەسێک کە نیشتیمانی خۆی خۆش بوێ کەسێک کە ئامادەیی هەبێ بۆ خزمەت و جەسوور و چاونەترس و ئازا بێ هەموو یان مسەقف بێ تەنانەت هەموو ئەوانە زۆر زۆر بە ئاهەمیەت وەرنەگیراوە بەداخەوە. زۆر باشە بەڕێزێک دەپرسێ ئەو گۆڕانکاریەی کە بەسەر منداڵ دادێ بە تایبەتی لە کچان لە پاش تەمەنی 10-11 ساڵی کە خۆ دەزانی مەسەلەی هۆرمۆنات و شتانە ئایا ئەوە تەسیر دەکاتە سەر هەڵسوکەوتیشان ئایا پاشان ئەوانە دەگەڕێنەوە سەر هەڵسوکەوتە ئاسایەکەی خۆیان ئەمە وەکو داکوباب دەبیت چ بکەین دەڵێن زۆر پرسیارێکی جوان و بەجێ زۆریش ئەمە ینی فرسەت نەبوو با بڵێن بە تایبەتی فۆکەس بکەین لەسەر قۆناغی هەرزەکاری چکە بابەتەکە گشتگیر بوو بەڵام ینی بەڕاستی مەرحەلەیەکی زۆر حساسە من بۆ ئەو بەڕێزە ئیزافە دەکەم نەک هەر لە ڕگەزی مێیە بەڵام لەم نێرەش طبعاً معلومەکەوە گۆڕانکاری هۆرمۆنی جەستەیی لەشی نێریش ڕوودا نەک هەر لەمەیە نەک هەر جەستەیی بەرکو هزری ینی کەسێک ئەمە هەمومان بۆ قۆناغەدا تێپەڕ بووین هەمومان لە کاتی هێرزەکاریدا تێبینیمان دەکرد ئەو کاتیش کە تووڕێن ینی کۆمەڵێکشت مەسەلەن نازانین گەورەینیان کچکەین یان نازانین کو تەسەڕف بکەین نازانین چۆن باڵانس پەیدا بکەین لە بینی ڕازیکردنی خۆمان و ڕازیکردنی دەوروبەرمان یان چۆن کۆنتترۆلی مەشاعیر هەستەکانمان بکەین بەڵام ینی لێرەدا ئەوەی کە ینی پەیوەستیشە بە بابەتی ئەو ڕۆمان دیسان گرنگی دەوروبەرە کە زۆر گرنگە کەسانی خێزان نەکرد داکوباب بەڕاستی داکوباب پەیامەکە بگەینە منداڵەکانی تریش کە مراعاتی ئەو هەرزەکارە بەڕێزە بدەن کە لەو قۆناغەدایە بە گوێرەی ئاستی تێگەیشتنی خۆیان شەر نییە تۆ هەموو بەڕاستی لە ینی ئەموو تەفسیلەکەی بۆ باس بکەی کە چ ڕوودەدا لەشی ئەو کەسە لە هۆرمۆناتەوە بەڵام بە سادەیی پێ بڵێ کە ئەوە پێویستە ئێمە ینی مراعاتی لانی معنەوی ئەو کەسە بکەین لەو کاتەدا زۆر سپاس. زۆر باشە
بەڕێزێک کاک فەیسەڵ محەممەد دەڵێ قوتابی کوڕ هەیە لە قۆناغی چواری بنەڕەتیە، بەڵام گرفتی مانەوەی نێو پۆلی بۆ دروست بووە لەگەڵ ترس، لەگەڵ هاوڕێیەتی کوڕان، متمانە نەبوون بەخۆی، شەرمکردن، کە ئەوانە هەمووی بوونەتە هۆی دواکەوتن لە پرۆسەی فێربوون. جەنابەت ڕەئیت چییە لەسەر؟ بەڵێ بەڕاستی هەبوونی ترسی کۆمەڵایەتی و فۆبیای کۆمەڵایەتی و زۆر بوونی هەیە، بەڕاستی بوونی هەیە و بژمارێکی زۆریان دەبینین لەو بەڕێزانە، هەندێکیان گەورەشن تەنانەت. جەنابی ئاماژە پێکرد کە پۆلی چوارە، بەڵام دەکرێت لە هەر خۆناغێک ڕووبدا، یعنی هەموو ئەو دەشێ ڕێ لێ بگرین، دەشێ ینی هەموو ئەو تەفسیلانێک کە لەو محازرێ لەگەڵ بەڕێستان تاوتێمان کرد و باسمان کرد ببنە هۆکارێکی ناڕاستەوخۆ بۆ ممارەسەکردنیان مەبەستن، ببێتە هۆکارێک بۆ ڕێگرتن لە هاتنە دی ئەو واقع خراپە. مثلەن وەکو باسمان کرد متمانە دروستکردنی منداڵ، مەسەلەن تەشجیعکردنیان، ئاراستەکردنیان، پێزانینیان، ستایشکردنیان و مەسەلەن بوار ڕخساندن بۆ ئەوەی تعبیر لە خۆی بکات لە ناو مەجلیس، بەداخەوە لە کوردەواری هەندێک جار مەسەلەن ئەهەمیەت زیاتر لە گەورەکان داتەندرێ. مەسەلەن ئەگەر منداڵە قسام کا پێ دەڵێن وز بە هەرزەکارە کوڕم ئەو جارە ئەو لە ساس ئەو چاکەی لەگەڵ دەکات، ئەو میوانێکە ڕۆی ئەو جارە ئەو میوان هات زۆر قسامەکەەوە تداخل مەکە یان قسامەکە ڕێیمە و گەورە قسان دەکات. ئەو پەیامانەوە ئەو ئاراستەی لە بیرکردنەوە هەڵەیە، بەڕاستی بە ئاراستەی کەمبوونەوەی متمانەیە و ئەو گرفتانەیە کە تە بەڕێز باست کرد لە داهاتوودا ڕەنگە دروست بن. دەست خۆش. چنار نووسرایە لە لای من. چنار خان فەرموو. ئەم کاتتان باش، گوێتان لێ دکتۆریان؟ بەڵێ دەستان خۆش بێ. وەڵام من پرسیارێکم هەبوو. زۆر جار یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی دایک و باوک دەبێتەوە کە ئێمە خۆمانەوەمان بەسەر هاتووە، کاتێک مناڵەکە لە ماڵە پەروەردەیەکی وای دەکەی کە چۆن یعنی بەکارهێنانی ئایپاد و مۆبایل سنووردار بێ یاخود خەوتنی پێش سەعات نوێیە، بەڵام دواتر کە دەینیریتە ناوەندەکانی پەروەردە و فێرکردن وەک باخچەی ساوایان و قوتابخانە لێ بێرێک کەوتنی دەبێت لەگەڵ منداڵانی تر. ئەوان لێ پێی دەڵێن تۆ چۆن پێش سەعات نوە دەخەوی، ئێمە سەعات 1 و 2 دەخەوین. لەم کاتەدا دایک و باوک تووشی گرفتێکی زۆر دەبێتەوە. لێرەدا دایک و باوک پێویستە چی بکە بۆ قەناعەت بە منداڵەکە بکە کە ئەوەی ئەو پەروەردەی کە لە ماڵەوە دەیکرێت تەندروستە، نەک ئەوەی کە بەرێککەوتنی هەیە لەگەڵ منداڵەکانی تردا. دەستان خۆش بێ. زۆر سوپاس. دەست خۆش بێت. ناخان ئەو پرسیارە بە نووسینیش کاکسیڤان لە چاتەکەی نووسی بووی، دەڵێت و پەروەردەیەکی باش دەکەی لە ماڵێ، بەڵام کە چوە دەرێ ئەو جناوەندی خوێندنە، کۆڵانە، بازارە، هەر شتێکی تر ڕەنگە عکسی ئەوە بێیان دژی ئەوە بێ کە تۆ فێرت کردو لە حاڵەتانە چی بکەین داکتەر؟ سنارخان بۆ وانە لەگەڵ ئەو بەڕێزش زۆر سپاسیان دەکەم. کاکشیبانیش زۆر سپاس بۆیان. لە ڕاستیدا ئەوە بیرکردنەوە و سەرچاوەی قەلەقی هەمومانە لەو سەردەمەدا و یەک لە ئاستەنگەکان و تەحەداکانە کە ئێمە هەمومان پێی پێدەبین و باسیشمان کرد کە وەکو جەڕولحەبل پەتپەتێن من ڕادەچێشم تۆ ڕادەچێشی، من خۆم گرتووە و خۆم مشەوەش کردەوە سەغڵەت کردەوە بە پەروەردەکردن و شتانە، بەڵام دەستە دەرەوە جیرانەکە وانە، کەسەکەی دیوانە، لە مەکتەب وانە، لە کاکتریا وانە، تەنانەت لە شەقام وانە. ئەوە تەحەدای بتێو نەتەوێ یعنی ئەوە دیسان ئەمە کەمترین پرشکمان پێ بکەوی هێشتا هەر باشە و ئایپادیش ویستم شتێکەکە ئیزافە بکەم. بەڕاستی ئەمە لە باتی زۆر گلەیی لە دەرەوە بکەین، یانیش ترسی ئەو تەیارە خراپانەمان هەبێت کەوا لە دەرەوە لەوانەیە کوڕەکەمان منداڵەکەمان دووچاری بێت لەلان منداڵی ترەوە، بۆ نمونە بۆ خراپ بەکارهێنانی ئەو ئایپادە باشتر وایە فۆکەس لەسەر ئەوە بکەم منداڵەکەم چۆن بەکاربێنێ، چۆن ئایپادەکە بەکاربێنێ. ئەگەر زانی، ئەگەر فێرم کرد، ئەگەر هەستم لەلا دروست کرد، ئەگەر بۆم ڕوون کردەوە کە خراپ چیە و باش چیە، دەتوانم چ بکەم بۆ ئایپادە وەکو سایقێکی باشی ئایپادەکە بێ بە کورتیەکەی، ئەو کاتە ئەو ئامادە قسەم بۆی کردووە
ئەو لە کۆتاییدا خۆ ئەویش گەورە دەبێ و هەر هەرزەکان نامینێتەوە ئەویش هەر دەبێتە کەسێکی با بڵێن سەرپشک بۆ ئەو کارانێک کە دەیکات بۆ ئەو شتانێک کە ممارەسەیان دەکا و دەیکاتەوە ئەو ئەپلیکیشنانەی بەکاردێنێ ئەو جۆرێکەوە ئایپادەکەی پێ بەکاردێنێ. دەست خۆش دکتۆر بەڕێزێک ئەو بزانم ناوی مەهناز نووسرا بوو دوو پرسیاری هەبوو بەڵام پرسیاری دووەم ئایدی توێکە چیان ئایدیمێ دەڵێ لۆ شتێک لەسەر خەمۆچی ناکەنێکتیا بەشی دووەم پرسیارەکە دەڵێ ئایا ئەگەر مەسەرەن دایک و باوکێک تووشی خەمۆچی ببن دوایی ئەوە دەگوازرێتەوە بۆ ماوەی دەبێت شتێکی بۆ ماوەی یان نا نەخۆشیە دەرونیەکان بە شێوەیەکی گشتی و لە ناو ئەوان خەمۆچیش بە شێوەیەکی گشتی کۆمەڵک هۆکاریان لە پشتەوەیە تەنها بۆ ماوانێ بۆ ماوەیەک لە هۆکارەکانە بەڵام هۆکاری تریش هەن لەبیر نەکەین وەکو بۆ نمونە با هۆکاری بایۆلۆجی مادەی کیمیاوی ناومێشک وەکو نورۆدرینالین و دۆپامین و سیرۆتۆنین و ئیتریش و هەروەها هۆکاری بیئی و پەروەردەیی ماڵێک کە خەندەی تێدا نیە ڕووناچی تێدا نیە پێکەنی تێدا نیە سوعبەتی تێدا نیە چۆن دەتەوێت کەش و هەوایەکە ئەسڵەن هیچ نەفەسێکی تێدا نیە تەنراوە بە قەلق چۆن دەتەوێت کەسانی دڵخۆش و گەشتبین لەو ماڵەدا دروست بن مەبەستم لە هۆکاری شوێنەواری و پەروەردەیی بوو ئەوەش هۆکارێکی ترە بۆ ماوەیەکە ئەگەری زیاتر دەبێ ئەگەر دایک و باوکێکیان خێزانێک نەخۆشی دەرونی هەبوو بێ لە ناویان منداڵەکە ئەو منداڵێکە دەبێ ئەگەری زیاترەکەوات تووشی خەمۆچی بێ بەڵام مەردیش نییە چونکە تەنها هۆکار نییە هۆکاری تریش هەیە زۆر ڕەنگە ئێمە و ئێوەی بەڕێز هەندێک کەس هەبن لە خێزان و خێزانی بچووکمانیان گەورەمان کە خەمۆشیان هەبوو بێ لە کاتێک لە کاتەکان هەندێک جار دایک بێ یان باوک بێ بەڵام منداڵەکان خەمۆک نەبوونە کەواتە هۆکاری خودی و ئەو شتانش هەن و کەسەکانیش ویست و مۆتیڤ و دافعی دەناوەچیان لە کەسێک لەو کەسێک جیاوازە هەندێک کەسێ ڕۆحی بربەرەکانی لە بۆ سروفە زۆر ئەستەم و مستحیلەکانیش تەنانەت گەلەگەلک زۆرە یعنی دەتانم بڵێم تەحەدای بۆ ماوە دەکا ئەگەر عەرەب دەڵێ ئیدا صەح التەعبیر یعنی ئەوەندە ورەی بەهێزە دەتوانی خۆی ئاراستەیەکی جیاواز بۆ خۆی بدۆزێتەوە من زۆر ئیمانم بەو جۆرە وزەی ناو ئینسان هەیە دەستت خۆشبی بە ئاخر پرسیاریش وەگرین سعات 11 کاک هەژار دەستی بەرز کردێتەوە کاک هەژار بفەرمۆ زۆر سپاس دکتۆر زۆر سپاسی دکتۆر نەسۆش دەکەن لە بۆ ئەو وبینارە دکتۆر عەفوان من سوالەکەم ئەوە بوو ئێستا کە ئەو زروفێکە ئێستا ئەمە تێدانە مەسەلەن کە کۆڕۆنا و گەرما و ئەوان و منداڵ لە ماڵێ ئیتر یعنی چۆن دەتوانی ئەو منداڵ یعنی چی بکەیت چۆن لە ماڵێ دەتوانی وڵای بریا کاتی زۆرترمان هەبایە هەتا بەڕۆح و بەجیان زۆر وەڵامی دوور و درێژمدا چونکە ئەوە شتێکە خۆم شخصی خۆم کردمە وەڵام نەک ئەمن بەڕاستی زۆر ئەو کەرنتینە یعنی ئەمن دەبێ زۆر بە سادەی بڵێم ئەو کەرنتینە نیعمەتێکی زۆر گەورە بوو بۆ زۆران خەڵک نەکە یەک لەوان من بەڕاستی یعنی بڕوەکەی دی طبعا ئەمە هەمومان ئینسانین هەمومان خەممان خوارد هەندێک کەسمان نەخۆش کەوت خۆمان نەخۆش کەوتین کەسمان لێ ون بوو بەداخەوە ئێستاش هەر مەبەستم لە دیوەکەی ترە لە دیوەکەی تر ئەو شتێککە من دەتوانم تعویزی ئەو عوزلێ بکەم کە مندا دەبڕێم لە دەرەوە لە ژوورەوە دەتوانم کۆمەڵێک شت بکەم کەسانێک هەیە خۆ لە میدیاش بینیمان هەندێک لە لایبە زۆر بە قووەتەکان و ئەمن بیستم مەسەلەن بە نمونە دەڵێن بەتەڵێکی سیباحە على درێت طوال الفترة بە درێژایی ئەو کاتە لە حەوزێکی مەلەوانی سادەی ناو ماڵێ ئەوەی کرد ڕاهێنانی کردبوو دواتر بینیتان وەنی کاکتۆر ئەوە بوو یعنی کۆمەڵێکی زۆر ینی بەڕاستی ڕەنگە بوار نەبی ئەمن خۆم یعنی شەترەنجە مۆسیقایە خوێندنەوەیە نووسینە ڕسمە تێنسە کۆمەڵێکی پارک دغاردانە وەرزشە لەسەر ئەپلیکیشنی مۆبایل ئەوە نعمەتێک بوو بۆ خەڵکی وەڵڵی برادێکم دەیگوتمە من کەمال ئەجسام بووم لە قاعە بووم لەگەڵ چەند برادێک بەهۆی کەرەنتینەوە نەچوینە قاعە فترێک دوایەک ترمان دیتەوە دیتم ئەو کە ئەمن زعیف بووم غێرە خۆتە دەزانن یعنی ماوەک ڕاضی نەکەیتەوە و دسمت هەندێک دێتەوە خراپی
ئەو وەکو خۆی باشتری بگوتەوە چیە گوتی وەڵای ئەم دانەبڕام لە ماڵێ هەر ڕاضم کردی بە بەردەوامی نەبووە کەواتە ئەگەر تۆ بتەوێت لایەنی دووەمی شتەکان ببینی بە پۆزتیڤی هەر هەیە دائیمەن. زۆر سوپاس دووبارە بۆ پرسیارەکە. پرسیاری تر مایە کاکەژار بەس لەبەر کاتەکە فەرموو. ئەگەر عەجەلە عەفوان کاکتۆر حەزم لێ بۆ ئەو سوالەش بکەم. عفوا كاك دكتور باسي سيلف ستيم تذكر سيلف ستيم طبعا اول شيء زوجر مهمه يعني وكل انا زوجر مهمه طبعا دروس كرني من ضمن بدايته سيلف ستيم هي زوجر مهمه بس اگر هاتو داكو باوكا يعني لو انا يعني باس تذكر لو انا كشهادان هبي يعني او بس السوشيال او مشكلان هبي الاول لو انا بقدر توصل لهيستوري او كان او شلون حلي او كان لو او داكو بابا ولو برين هيستري كان وابوك سيلف ستيم باش نبوه بس ثاني امن زورتار جوانا خصك زور مفهوم جوانا امن زورتار براستي رويدا لقل نخوش برزاكانم يا سرداني كره برزاكانم كجرفتي درونيان هبوا يعني او انا كلان ما بس او بك او هرزكاريا من دالاني للايان دايتشيكوا هاتوا يان باوتشيكوا هاتوا بەداری تکراری و یەک لە دوایەک بۆم بە دەرکەوتووە دایکەکە خۆی گرفتی هەیە زۆر جار بەڕوونی جودام کردوتەوە وتیتم بەڕێزت پێویستە گرنگی دەرونی بە خۆت بدەیت هەندێک جار ناحەقیان نییە ئینسانن لەژێر سەختن لەژێر بەرپرسیارەتی ماڵن یان خەمۆکن تەنانەت دەبێ خۆشیان چارەسەر بکەن یعنی فاقد الشيء لا يعطيه ئەگەر کەسێک خۆی لە شتێک گرفتی هەبێ دەبێت مەسەلەن سقەی بخۆینێ بتمانەی بخۆینێ خۆ عیبی تێدا نییە یان عەسەبی یان هەر شتێکی تر ئەمە زۆر جار دەرێم گەورەییە ئینسان خۆی بناسی خۆی بە باش و بەخراپ یعنی نەقسەکانی خۆشی پێی پێ ببا زۆر بە جوانی جا ئیشیان لەسەر بکات ینی نەزانین غەڵەت نییە عیبیش نییە بەڵام هەوڵنەدان بۆ چاکردنی ئەوەیان نەقستانی وەکو دەڵێن عیب نییە فەقیری بەڵام عیب ئەوەی بە فەقیری بمری دەستخۆش کاکتۆر وەڵای دوو پرسیاری لێک نزیک هەیە با کۆتایی پێبینین ڕامان نایف لە چات نووسیتی چۆن بتوانین خۆمان و منداڵەکانمان لە سوسیۆل میدیا دوور بخەینەوە تا زۆر پێوەی پەیوەست نەبین ئەوی تریش ئەو پرسیارە بۆ وەبزانم بەڕێزی ئەگەر غەڵەت پرسیاری کردیە بەزانم ناوەکەی بێگەرد عومەریش دەڵێ چۆن منداڵ دوور بخەینەوە لە ئامێرە ئەلکترۆنیەکان لێرەوە کۆتایی بە پاشەوە کۆتایی پێدەین زۆر چاکە دکتۆرجان سپاس بۆ ئەو بۆ تەنابیشت یەکەم شت با پرسیار لە خۆمان بکەین ئایا ئەمن خۆم ینی کۆنتترۆلی خۆم کردووە لە سوۆشیال میدیا چۆن داوا لە یەکێک بکەم کۆنتترۆلی شتێک بکە خۆم کۆنتترۆل نەکردووە و ئایا زۆر منطقی و عملیە کە بڵێن ئەمە ئیستغنا بکەین لە مۆبایل و لەو شتە بمانەوێ نەمانەوێ ئەوە واقعەیەکی نوێ دروست بۆ لەسەر تاسەری جیهان کە تەکنەلۆژیا دەوری هەیە ئێستا زۆر ینی ئەگەر بشڵێن خۆمان ناتوانین بکەین بۆ نەک لە بەرلایەنە خراپەکەشی لە بەرلایەنە باشەکەشی تۆ پەیوەندەکانت بە مەوعیدت فندق حجزکردنت زوومت مەواعیدەکانت پلانی ڕۆژانەت جەداولی جامعە و مەدرسەت خوێندنەکەت هەمووی یعنی ناتان ئیستغنای لێ بکەین بەڵام ینی هەبوونی سەقافەتێک لە چۆنێتی بەکارهێنان لەلایەن لە تەرەف خۆمانەوە و لە منداڵەکانیشمان یعنی ئەمە ناڵێن بەڕاستی قەتعیکەن بەکاری مێنن ئەو شتانە بەڵام خۆمان مۆدێلێکی جوان بین لە بۆ چەندێتی بەکارهێنانی و جۆرێتی بەکارهێنانیشی جا ئەوانیش ئەکیدم باش دەبن زۆر باشە کاک دکتۆر نەسرە و مستەفا مەحموود پسپۆر لە بواری پزیشکی دەرونی و مامۆستا لە زانکۆی هەولێری پزیشکی کۆلیژی پزیشکی هەروەها گەورەت کردین شانازی دەکەین کە لەگەڵمان بووی جێی خۆی بوو ڕێنوێنی و ئامۆژگاری و بەرچاوڕوونیەکان زۆر گرنگ بوون بۆ دایک و باوکان بۆ ئەوانەی بەرپرسن لە بەرامبەر کەسانێک یان هەندێک کەسەیە ئەوان وەکو پێشەنگی خۆیان دەبینن وەکو مۆدڵی خۆیان دەبینین هیوادارین
ئێمەش وەکو ئەکادمیای مەگامایند پلس توانی بێتمان ببینە پردێک لە بینی ئەو زانیاری و ئاشنایەتی تۆ بەو بوارە لەو ماوەکەمە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە ئێستا چ لە فەیسبوک چ لە زوومەکە ڕاستەوخۆیان لە دواتریش لە ڕێی یوتیوبەوە سەیری ئەو بەرنامەی جەنابەت دەکەن. دووبارە زۆر سپاس بۆ تەرخانکردنی کاتت، زۆر سپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە ئەوە ماوەی سەعات و 40 دقەیە لەگەڵمانن. دووبارە داوای لێبوردن دەکەین بۆ کێشە تەکنیکیەکەی سەرەتا. سپاس بۆ بەڕێزانی ئەکادمیای مێگامایند پلس کە وایان کرد ئەو زوومە بە سەرکەوتوی تەواو بێ، بەڕێزان مامۆستا شەماڵ و فرمێسک خان و کاک پشتیوان هەم لە دیزاینکردن و هەم لە فۆرمەکان و دروستکردنی گروپات و تۆمارکردن و دواتریش بەردەوامبوون لەگەڵ گروپەکان و ناردنی لینکەکە. بەڕوخسەتی کاک دکتۆری بە ئەو پاوەرپۆینتەکەش لە بۆیان دەنێرین لە بۆ برادران لە خزمەتیاندا. زۆر سپاس. منیش بەڕاستی بە فرسەتی دەزانم سپاسێکی گەورە ئاراسی تۆ بکەم و دەستخۆشی لێ بکەم بۆ سپاس کە منت بەشی ئەوزانی بۆ ئەو بابەتە و بۆ پرۆژە گەورەی کە ئەنجامی دەدەی و بۆ هەموو کارە باشانەکە کردوتە دکتۆر هیمداتی بەڕێز بەڕاستی جێپەنجەی دیارە هەموو کارەکانت و زۆر سپاس لە بۆ ئەو بەڕێزانە کە گویان لێبگرت. من لە کۆتاییدا داوای تەندروستیەکی جەستەیی و دەرونی زۆر زۆر باش و دووربوون لە نەخۆشی و لە بەڵاو لە ئافەتی کۆمەڵاتی و ئیجتیماعی و کەلتوری بۆ خۆم و بۆ هەمووان دەخوازم. زۆر زۆر سپاسم. کاتێک خۆش لە بۆ هەموو لایەک. زۆر سپاس. ئاگاداری خۆتان بوو. خواتان لەگەڵ. زۆر سپاس.